دۆستان و ئازیزان ئەو کاتتان باش هیوادارم شاد و بەختەوەر بن. هیوادارم ئەو جارە ئێمە بتوانین ئەو ئێرتباتە بەرقرارکەینەوە بتوانین بەرنامەکانی ئەم شۆمان جێبەجێ بکەین لە خزمەتی وەی ئازیزە. ئەو شەو وەکو وعدێک دابوومان پێشووتر لە خزمەتی کاک پژواکی کۆکەبیانە ئەبین سەبارەت بە ئابووری کوردستان تەشریفیان هێنا زۆر عالی. ئەدەکەم بۆتان هەناردووە بێ زەحمەت زۆر سپاس. بەخێر بن. دەنگی من باش تێت بۆ ئێوە کاک پژواک؟ ببوورە من بەڵێ دامە باش تێ کاتێک فراغی کاتە بەخێر بێن. ئێمە لەسەر وعدەکەی خۆمان تۆزێ تاخیرمان کرد، بەڵام ناپشنی فەیسبووکی شەوەچە کە تۆ ئەگەر بە ئەپ نەی ناکرێت وەدە نەتیجە ڕێگەی هەموو کارێکی لێمان بەستگە. ئێمە وەکو پێشووتر وعدماندا بوو بە خەڵک سەبارەت بە مەسئلەی داگیرکاری لەسەر کوردستانە، مستعمەرەبوونی کوردستان و نەوعی هەڵسوکەوتی داگیرکەران بەرامبەر بە خەڵکی کورد هەندێک مەسائلمان بەحس کرد بوو لەبەرەوەی بتوانین ئەم بەحسە جێبخێن لەناوە خەڵکیەوە، خەڵکی بەباشی بزانێت ئەو تەعاملەی لەگەڵ یانە ئەکرێت دلیلی ئەوە نییە کە لە مەرکەز و دموکراسی بەرقەرار نییە، دلیلی ئەوە نییە کە ئەمانە قانونە ئەساسیەکیان تعریف نەکردێسەوە کە تێیا هەندێک ماف دەستەبەر بکەن. ئەو نگاهە کە بەرامبەر بە کوردستان هەست، ئەو نگاهە کە بەرامبەر بە ملەتە کورد هەست لە سیستەمە دەوڵەتە ئێرانیا و لە سیستەمە داگیرکەرانە کوردستانە نگاهێکە کاملەن نگاهێکی مستعمرانەیە بەرامبەر بە کوردستان و خەڵکی کوردستان. ئێمە ئەم شەو سەبارەت بەم مەسئلە هەر وەکو دوێنێ شەو ئیشارەمان پێکرد، نمونەمان هاوردەوە لە ئستعمارە بریتانیا لە هندوستانە و لە جێگەهای مختلف دنیا و لە مەسریشە ئاماژەمان پێکرد کە ئستعمارە بریتانیایی چۆن توانی بووی بە مقدارێکی زۆر کەم مستەشارەوە بتوانێت هندێکی 250 میلیۆنی کۆنتڕۆڵکە، بتوانێت مسرێک بەو تەمەدونە بەو پێشینە تاریخیە کۆنتڕۆڵکە. هەر بۆیە واجبە ئێمە وەختێک ئێژین زەهنیەتەکان دەستکاری ئەکرێت، وەختێک ئێژین پلانمان بۆ دائەڕژن، پرۆژەمان بۆ جێبەجێ ئەکەن و ئێمە بەرەو مەسیرێک ئەوەن کە نەتوانین مەسئلەی ئەسڵی خۆمان تەشخیص بین لەبەرەوەی بتوانین خەباتێکی تۆکمە و شۆڕشێکی تۆکمەی لەسەرادا بنین، واجبە بەند بە بەندی ئەو مەسائلانەی کە بۆ خەڵکە کوردستان تەرح کریاگە و خەڵکە کوردستان ئمڕۆ پێی وایە ئەمە متاڵباتە مەردەمە کووردە، ئەمە حقوقێکە کە کورد ئەتوانێت بە گۆڕینی حکوومەتی مەرکەزی لە تارانە، بە هاتنی سیستەمێکی سێکولار، بە هاتنی مەسەڵەن دموکراسیەکی پارلەمانی بتوانێ مافی خۆی دەستەبەر بکە. لە کاتێکە وان نییە تەمامی ئەمانە ئینحرافێکە بەرامبەر بەوەی کە خەڵکی کورد و شیار نەبێتەوە تا ئەمانە بتوانن بە شێوەیەکی کاملەن سیستەماتیک بە هاوکاری خۆمانەوە بە دەستی خۆمانەوە دەرونی ئێمان هیچ داگیر کردگە بتوان بە تۆر کولی بمان سڕنەوە ئێرادەی هەر گونە مەقاومەتێک لەبین بوون و ئێمە حەل بکەن لە ناوی خۆیانە. ئێم شەو سەبارەت بە مەسەلەی ئابووری ڕوو لە کاک پژواک ئەەکەین. کاک پژواک کەسێکی شۆڕشگێڕا، کەسێکی دەوڵەتخوازەوە لە کوڕە شۆڕژگێڕەکانی کوردستانە. کاک پژواکیان بەخێر بێن. من مقدمەیەکم بەحس کرد وەکو ئەوەی شەوانی پێشووتریش بەحسم کرد بوو و خۆشحاڵە بین ئمڕۆ نەزەراتە ئێوە و نگاهتان بەرامبەر بە مەسائلێک لە کوردستانە بە تایبەتی لە لەحاظی ئابووری و جێبەجێ ئەبێ ببیسین و بەشی بکەن لەگەڵ خەڵکە. فەرموون. کاک پەیمان سپاس دەکەم، سپاس بۆ هەموو بینەران و عەزیزان. ببورن کێشەی تێکنیکی من بوو، حاڵ ئەمە بەدخۆڵی من بوو. لە خەمەتانە عەرز کەم کە مەسئلەی ئێمەی کورد لە ئێرانە مەسئلەی فرە پیچیدەتر لە باقی بەشەکان تر کوردستانە. لە حقیقەتە ئێمە
دەرگیرە چە بووگین دەرگیرە سیستەمێ بووگین کە تواو سیستەمە حکمڕانیەکەی لە ڕئیسەکەی خۆیەوە لە سەرۆکەکەی خۆی ئەگرێت ئەو سەرۆکیشە لە ئەسڵە ئینگلیسیە یعنی چا یعنی سیستەمێک کە ئالانە هەست و ئێران بەڕێوێەوە هیچێکی خۆیان نییە بە سیستەمێکە کۆپی کە ئینگلیسیەکان لە مەستەعمەراتی سابق خۆیانە مەخسوسن لە ئافریقا و لە هندوستانە بەڕۆیانە ئەم سیستەمە جۆرێ حکوومەتەکات جۆرێ هیچتەکات کە سایەکە کە تۆ تەمەرکۆزە قودرەت لە ڕێگەی نظامیەوە بێتێتە دەست قودرەت متمەرکز اقتصادی چۆن ئەم کاراکات و ئەم کاریەکردگە ئەگەر تەوەجۆ بکەن وەختی کە ئینگلیسیگەر هاتن بۆ ئێران لە ئەسڵا بۆ حکوومەتکردن بە ئێرانە بە شێوەیەکی زۆر مستەقیم و دخالەت فرەترکردن ئەمان هاتن چیان کرد هاتن بە دەوڵەتی ئێرانی مەخسوسن پەهلەوی ئەوڵ هات چێ کرد هات کۆمەکێک شایانی کرد کۆمەکی بێنەهایەتی کرد کە چە بکات کە بتوانێت سیستەمی ئێران متەمەرکزکە خاصە ئەوە بوو کە ئەوینین تواو ئەو مەسائلە کە لە ئسکان عەشایرە و ئسکان و کوشتار عەشایر و کوشتار باقی ملەتەکان ئێران بۆ متمەرکزکردن ئێران بە ناو تەختی قاپوو یا ئسکان ئیلات بوو باشە ئینگلیسی لەژێر چاودێر ئینگلیسیەکانە ئەمە گزارشەکانی هەست ئینشاءڵڵا لینکە مەقالەکە ئەنێرم بۆتان بەرحاڵ ئەندەبان سایتەوە ئەمە دیتێڵ و وردبینیەکەی قەشەنگ لە ناوتکێت کە لە ئەسڵا ئینگلیسیەکان احتیاجیان بوو بۆ ئەوە کە بەربگرن بۆ حملە بە مەنافع و مستعمراتیان یا مەترسیک بێ لەسەر مستعمراتیان لە هێندا مەخسوسەن هاتن ئێرانیان گەورە کرد چۆن ئێرانیان گەورە کرد بۆ وەسیلەی فارسەکان فارسەکانی چە بوون فارسەکان تەنیا ملەتێ بوون کە قبوڵیان کرد کە بە نمایندگی لە ئینگلیسیەکان باشە هەر شرایطی قبول کەم فقط لەسەر دەسەڵات بن ئەمە ڕەفیقێکمان هەیە ئەڵبەتە من خۆم ئەم مەتنە نەخۆنگە بەڵام ڕەفیقێکمان هەیە بەحسێکەکە لەسەر سید زیا ئەگەر لە بیرم بێت ئێژی ئینگلیسیەکان ئەو دەحەت چوو بۆ لای دانێ لە سەرانە بەختیاری باشە پیان پێشنیار کرد کە تۆ بۆ نمایندە ئێمە باشە کە ئێمە پشتیوانی تۆکەین بەڵام بە شەرتێک کە ئێمە گەرەکمان ئەم پلەنە بۆینە بەرەوە کە ئێران چە بکەین مەرکەزیکەین ئێران مەرکەزیکەین یعنی چە یعنی تواو ئەو نیمچە دەوڵەتگەرە کە وجودی بوو باشە وەکو بۆ خۆیان کۆنفدراڵێ بوو ئێمە بەرحاڵ ئەم کلمەی کۆنفدراڵە فرە معانی ئەگرێتە پشتیەوە وەکو کۆنفدراڵێ بوو هەر کام لەم دەوڵەتگەرە چونکە ناو قانون ئەساسی ئێرانیشە ئیالاتە مەمالەکە مەحروسە بوویت ئیالات و وەلایەت بوو باشە یعنی ئێران دوو نۆ پێکهاتەی لە ناوخۆی ئاگرتوو ئەگەر بۆمانە ئێرانێک لەمان یەک شکڵ هەسای یان یەک تعریفە واحدی بکەین کە سریکی ئیالات و سریکی وەلایەت بوو ئیالات و ویالات کاملاً فەرقیان بێکەوە مەسەڵەن ئەتانم بێژم مقایسەیە گەرەکم بێ بکەم وەکو مەسەڵەن تەفاوەتە سیستەمە ئۆستانە لە کانادا پروڤینس باشە و سیستەمە ئیالەت ستیت لە ئەمریکا باشە ئەم دوودانە سیستەمە کامل جیاوازە پروڤینس سیستەمە کانادا فرە دەسەڵاتیان کەمترە خاص حەق جیاییان نییە باشە بەڵام سیستەمە ستیت لە ئەمریکا کاملاً حەقیان هەست ئێژم پێ right to secession یعنی حەقە جیابوون باشە ئەمە تازە جیا لەو حەقە self determinationە یا حەقە تعین لەسەرنوێشتی پێشن فارسەکان جیا لە مەسا یعنی ئەم دوو دانیشتە کامڵ دوو دانیشتی جیاواز ئەوەسەکە لە ئەسڵا ئەمە بە پلانی ئینگلیسیەکان بوو کە گروهی خاص کە فارس بوون و دەستەڵاتیان بە جێگەی خاص ئێرانانەوە بە جغرافیای زاکرۆس و فارسانە بوو هاتن ئەمانیانە چونکە ئەیانزانی ئەمانە بەرحەڵ متیعترن و ڕەحەتتر پلانەکان ئەوان جێبەجێەکەن هاتن ئەوانیان هاورد واچت کرد لە حاڵێکە مەکتوبە کە ئەمانە داوایان کردو لە باقی
ملەتەکانتر مەسەڵەن مثال بەختیارەکەی مەکتوبە کە بێن بەڵێ ئێمە پشتیوانی لێواکەن بەڵام ئێوە بێن باخەکانتر هەڵ سەرکوب بکەن و بیکەنە مەرکەزی. دلیل مەرکەزی بوون بۆ چییە؟ ئینگلیسیەکان تەجربەیەکی فرەقەشەنگ و دۆڵەمەندیان هەست لە بەڕێوەبردن مستعمراتە. چۆن من ئیسم بەحسە شاید ڕێزە تەخەسوسی بێتەوە بەڵام ئیجازە بن بام بەحسە بەربڵاوە بێتەوە. ئینگلیسیەکان وەختە چوونە ئەفریقا و چوونە ئەمریکای لاتین ئەرتشیان برد، تەجیساتیان برد، تەدارکاتیان برد، بەڵام نەیانەزانی چه بکەن تەکەم وڵاتگەرە تەک خەڵکەم وڵاتگەرە. ئەویش چە بوو؟ چونکە ئەوان سیستەمە ئابووری و اقتصادی خۆیان بوو، خۆیان لە بین خۆیانە تۆلیدیانە کرد، کالایان بوو، شتێک بەناو مارکەتیان بوو، بازاریان بوو کە لەنا جەمەونەوە و کالا لەگەڵ کالا ئەکسچێنجی ئاڵگۆرە کریا. باشە؟ ئینگلیسیەکان وەک باقی مستعمرەشیەکانتر نهاتن بێن بیان کوژن و تووە مەنابعیان لێ ببێن. ئەوان هاتن بۆڵان مدەت و لانگترم تواشایان کرد. وتیان ئێمە تاین بەرنامەڕێزی کەین بۆیان لەمانە استفادەکەین بەکاریان بێت. منم مەساڵە بۆ یەژم بەخاطر بعدن گەرەکە بێژم کە چۆن ئەمە بەرحاڵ سیستم ئێرانی لەسەر هەر ئەم بنەما داڕژیاگە و چووگە بەر. ئەمانە هاتن مەفهومێکیان دروست کرد بەناو هەرم ئینگلیسیگەدا، مەفهومێکیان دروست کرد بەناو هات تاکس HUT. باشە هات تاکس. هات تاکس چی بوو؟ هات تاکس لە ئەسڵا سیستەمێ بوو. ئەیوت ئینگلیسی کە ئەیوت ئاڵەگیان هەر مەسەڵەن فەرز کە فڵان وڵات ئافریقایی باشە ئەوت هەر بنەماڵێک ئیسە چه تەک هەر سەرێک یا ڕئیسی ماڵەکەی سەبا هەڵپیاک بووگە یا باوکەمانە بووگە ئەشی لە ئاخر ساڵە ئەم تیکە کاغەزەوە ئێمە ئێژین باشە ئەم تیکە کاغەزە ئەشێ بێمە بیاتەوە ئاخر ساڵ باشە مەگەر نەتان کوژین یا بەرەحاڵ زەربەتان لیان و ناڵین ژیان بەڕێوەبە. ئەم کاریانە چۆن کرد؟ ئەمە لە ئەسڵا مۆزەمیان کرد کە ئەمە لە ئاخر ساڵە تەحویڵیان بنەوە. باشە؟ خۆ ئەوان کە چوون بۆ وڵاتێکی دوور دەست و دوور چۆن ئەیانتانی بژین مەجبور بوون لە مردمە لۆکاڵ لە خەڵکی لۆکاڵ باشە تەمینە ئازوقە و لۆجستیک و بەنامەکانیان بەڕێوەن. یانە چەند خۆ نیانەتانی خواردەمەنی لە بریتانیا یا لە ئینگلستانە بنێرن بۆ ئەمریکای جنوبی. خۆ ئەمە بوو باعث چە؟ ئەمە بووە باعث ئەوەکە ئەم کەسە کە تۆلید کنەندەی مەحەلی بوو، تۆلید کنەندەی موادە خام بوو، باشە مەجبور بوو بە خاطرەوە گیانی بپارێزگێەوە گیانی حفز بێ لە ئاخر ساڵە مەجبور بوو سەروازی ئینگلیسی کۆت قەرمەز ئینگلیسی وەختێ تێت ئێژێ مەسەڵەن من ئەو دەبەشیر مەگەرەکە یا مەسەڵەن ئەو گەرمە پێویستە باشە و لە جێگەی ئەوە ئینگلیسیەکە هەرو کاغەزی ئەدا پێ ئەو کاغەزەکەی نگاهێش بۆ ئاخر ساڵ. ئیسا ئەم کاغەزە لەدەست ئەم شەخصا بوو لەدەست ئەم فەردە لۆکاڵا بوو تەبدیل بوو بە پارە، تەبدیل بوو بە پوڵ کەچە وتیان باشە ئەمە معادڵ گۆنیک مەسەڵەن برنجە یا گۆنیک گەنمە. ئەمە بوو کەچە ئەم هات تاکسە لە ئەسڵا باعث بوو کە medium of exchange یا وەسیلەی مبادلە ئینگلیسی جەریان پیاکە لە ناو اقتصاد مەحەلیە. خۆ دکتۆر محەممەد قولی مەجد کتێوێکی هەست بە ناو نەسڵکوشی ئینگلیس لە ئێرانە لە بین ساڵ 1970 تا 1970 ئێژێ لە 20 ملیۆن جەمعیەت ئێران 9 ملیۆنی لە برسیەتیە ئەمرن و ئەمە تەقسیم بە ئەرتەشە بریتانیا بووگە. بۆچە؟ بەخاترەوە جەنگ جیهانی ئەوەڵ بوو و ئەرتش گزارشەکانی هەست گزارشەکانی لەناو دیپلۆماتیک وایر لە مبادلات وایرەکانیان هەستکە کە ئێژێت سەروازگەر ئینگلیسی هاتکن ئەیانزانی شەڕە ئازوقەی زمسان خەسە
هەموویان لە لۆکاڵەکان لە مەناتق مختلف ئێران مەخصوصاً ڕۆزاییە و مەهابات باشە کۆکرگەسە و تقریباً پول فرێژیان داگە پول چیان داگە هەرو کاغەزەکەی خۆیان هێنداوە باشە هاتوون کاغەزەکەی خۆیانە فرەداوە پیان بە قیمەتە بان سندویان باشە و تووە ئازۆغەیان لە دەست مردم گردوو زمسان تێ قەحتی گەورە پێشتی قەحتی گەورە قەم بیسم ئێران پێشتی و نیمە مردم ئەم وڵاتە ئەو منتەقە بەرحاڵ ئەم زاکرۆس لە شماڵە غەرب بوو لەو بەشە نیمە مردم لە برسیتی ئەمرن بەکار بە جگەی کە مردم یەکتری نەخوان مناڵ یەکتری نەخوان بەرحاڵ اتفاقی کەفت لە ئێرانە و پێش ئەوە لە ئەسڵە ئەم سیستەمە ئەستعمارە ئینگلیسی ئاوا خۆی ئەخزێنێتە ناو اقتصاد لۆکاڵ باشە و ئەمان هیچ کارێتر ناکەن یان بەغێرەوە کە بە زۆر ئەسلحە و باعث ئەوەن کە ئەم کاغەزە بێتە معیارە ئەنازەگیری کالا و خەدەمات و خواردەمەنی و ئەمانە ئەم کاریانە بردەبێت ئیسا دانم تێ کاک پەیمان بەڵێ زۆر بەباشی ئەوەی کە ئێوە خەریکن ئشارەی پێکەن بەستەرێکی تاریخیە لەسەر چۆنیەتی ئیدارەکردنی مستعمراتەوە لەلایەن دەوڵەتی بریتانیاوە ئەوەی کە ئێوە باستان کرد ئەوە بوو کە بریتانیا لە زۆربەی وڵاتانی ئافریقایی سیستمێکی دروستکرد بە ناوی هاتتەکسەوە کاغەزێکی ئەدام کاغەزە هیچ پشتوانەیەکی لە پشتا نەبوو سرفن بۆ خاطری ئەوەی سەربازێکی بریتانیایی ساحب قدرت بوو بە زۆر ئەسلحە ئەیدا بە کابرای ئافریقایی کە ئەم کابرای ئافریقایە مۆزەف بوو لە ئاخری ساڵەوە بۆ خاطری پاراستنی خۆی و خانەوادەی خۆی ئەمە تەحویلی ئەرتەشی بریتانیا بداتەوە لە ئیزای ئەم کاغەزەی کە وەری ئەگرت کالای ئەسەندەوە لە کابرای ئافریقایی یعنی شیری لێ ئەسەند گەنمی لێ ئەسەند حیوانی لێ ئەسەند گۆشتی ئێوە خەریکن بەحسی ئەو سیستەمەکەن کە دەوڵەتە بریتانیا چۆن مستعمراتی خۆی ئیدارەکە ئەیان هاڕێ وە سواریان نەوێ و ئەتوانێت تەواوی ئەو مەوادی خامەی کە تۆ ئەتوانی بەرهەمی پێی دروست بکەی لە دەستیان دەرئەکا و کاریشیانەکات بەوەی کە فقط خام تۆلیدکەن و نرخی خامەکەیش ئەو تەعینی ئەکات بەو کاغەزەی کە پشتوانەی ئەرتش و هێزی بریتانیای وا لە پشتامە دقیقاً نوعی سیستەمەکەشیان کاک پژواکە گەشتباه نەکەم لە ئێرانیشا هەروە بوو ئێران نوعی مستعمرە بوو یعنی اعترافی پێ ناکەن دەنا ئەوەی کە تۆ ئەبینی کە ئەرتەشە بریتانیا 5,000 نەفەر نیرو ئەهەنێرێتە ئێران و ئێژێ مەرزەکانی تۆ بۆ تۆ پاسداری ئەەکەم ئەمنیەتت بۆ تێرم و دەبێ حقوقیان بی و بانک دائنێ و بانکی شاهی دائنێ کە حقوقەکان لێوێ بدەن ئەمە دقیقاً هەمان بەستەرە ئێوە گەرەکانە ئیشارە بکەن لەسەر ئەمەیکە بەستەری حکوومەتی مۆدرن لە ئێرانە ئەمەی کە دەوڵەت میلەتی مۆدرنی دروست کرد سیستمێکی سنترالی مرکزی هاورد ئەمە سیستمێک بوو کە بریتانیایەکان بۆ ئێران دایاننا و ئێران لەسەر هەمان ڕوت و هەمان ڕەوشی بریتانیایەکان خەریکە کارەکە بەرامبەر بە سەرزەمینانێکی تر کە گرتوویەتی و ئەلەل خصوص کوردستان بەڵێ ئەگەر بین ناوڕێزەکەی ڕێز ئەم بەرنامە مەسەکە من باسێکم هەتا من تەئید ئەم مەسەلەش من لە سارەفقان سەعدەت وەزیری 4 ساڵەوە پێش گرت کە بریتانیا چە لە هێندا چە لە ئینگلیسا وەختێ ئەچوو بۆ حکمڕانی تابقەی خاص کە لە گشتی مۆتێکتەر بوو و قبولیە کرد انتخابیە کرد و ئەمی ئەنیا سەر باقی ئەوانتر ئەگەر ئەوانتر شۆڕشگێر بووە سەرتەق بووە متیع نەوای ئەم لە ئەسڵا تێ بە ئەو تەبقەی بندەست خۆیە ئەوان کۆنترۆل سەرکوب و خوێنیان ئەڕژێت هیچ وەخت دەستخۆی چەپەڵ ناکات دەستخۆی کەسیف ناکات ئەسڵحان they don't do dirty work themselves باشە ئەوەسە کە ئەوینی کە مەسەڵەن هێندیەکە بوەسیلەی تەبقەیەکتر هێندی ئەخەسێتەوە یا مەسەڵەن لە جوغرافیای ئێرانە تی ئەسلحە حاڵێکە مەسەڵەن نێژم ئەو تواو ئەسلحە و ئەو ئەرتشی ڕەزاشاکە کێ تەئمینی کرد مەگەر بغێرە مواد و بەقاڵمان و کەلوپەر و نەفتی زاکرۆس و زاکرۆس جنوب بوو تێ لە تەوەگەری سەرتاق ریسۆرس ئەگرێت مەنابع ئەگرێت ئەیدا بە ئەو کۆمپرادۆرە یا ئەو تەبقە کە متیع خۆیە
کە ئەو بێ ئێمە پێ بکوژێتەوە پێ بازم بکوژێتەوە و بەمە حکوومەتکەوە زۆڵمەکە بەردەوام بێت لە کەیسی ئێرانە ئەو تەبەقەی متیعە تەبەقەی فارس بوو کە بە ڕیاکاری باشە بە پلاندان ئینگلیسە و ئەم سیاستگەرەوە لە ئێرانە بەرەوەچی هیچ کامێکی ئێرانی نییە یعنی ئەمە لە هۆشە ئێرانی هەنات بەدەرەوە ئەمە گشتی سیستم حکومڕانی ئینگلیسیە و بەداخەوە ئینگلیس خۆی لە مستعمرات سابقە ئەم ڕسم و ئەم ترادیشن و ئەم سنەتیە بەرداگا ئیسە بە ڕەوشێکی نوێترە چ دەبەرەوە بەڵام بەداخەوە فارسەکە چونکە خۆی ئاپدەیت نەکردگە هەرە سیستەمە قەدیمی ئیسە سیستەمە قەدیمیە چەست ئەو سیستەمە قەدیمیە بۆ مەساڵ بێژ مەسەڵەن ئێران بغێر از نەفت سرێک چتکەرتری هەست کە بۆ مەسرەف داخڵیە بۆ سادرات نییە چونکە ئەگەر سادرات بێ ئەو وەختە باقی شوەگەر دەوروبەر ئێران وڵاتکە دەوروبەریان زەرەرەکەن یعنی قەرار نییە ئێران سادەکنەندەی چای بە ئەفغانستان یا بە هێند بێت قەرار نییە ئێران سادەکنەندەی برنج بێ بە عێراق یا قەرار نەبووگە ئەمە 100 ساڵە تێن چاکەن بۆ ئەوەکە سیستم ئێران بۆنە بەرەو تێن سرێک انحسارات دەوڵەتی دانن اقتصاد دەوڵەتیەکان ئەمە سوسیالیسمی تقریبا لەندەنیە سوسیالیسمێکە متعلق بە لەندەنە مەکتەبێ لە اقتصاد لەندەنە ئەم سوسیالیسمە چەست ئەم سوسیالیسمە ئەوەسەکە ئێژێ تۆ تەماکۆکاری تۆی تەماکۆکار تۆ حەقۆ نییە تۆ زەحمەتەکە کێشی کاریگەر هینتووە دان هینتووە ئاو هینتووە زەوی هینتووە ئەمانە هەموویشی هین خۆتە بە ئابا و ئەجدادە یعنی ئەمە شتێکی تاریخیە خاصە هینتووە ئەو هیچ حەقێکی بە منیە ئیسە چە فارس بێ چ سەرۆکە سەری فارس بێ کە ئینگلیسیەکەس تێ ئێژێ تۆ ئەم کارگەرە بکە بەڵام وەختی کە مەوادە خامەکە بەدەستەوە حەقۆ نییە بیفرۆشی یا حەقۆ نییە واحدە تۆلیدی دروست بکەی کە بیت تو ئەمە بیکەیتە سگارەوە بیفرۆشی چونکە سادراتە سگار مۆنۆپۆلی سگار تو خاوەنیانە ئەشە بەدەست ئەو مۆنۆپۆلی ئەمریکایی ئینگلیسیەکە بێەوە ناویشم لە بیرۆ چووکەسەوە کە ماڵبرۆ و ناوم لە بیرۆ چووکەسەوە گۆڕترین کۆمپانی سیگارە باشە ئەشێ مۆنۆپۆلی بەدەست ئەوە بێت پس تەماکۆی ئێمە تێرێ باشە دەوڵەت ئێرانی تێچی دروستەکە بە ناوێ سازمانە دوخانیات سازمانە تەمباکو بە دوخانیات گەورەی شێکات و جوانی شێکات و ساختمانی بەرز و گەورەی بۆ دروستەکات ئێژێ تۆ فقط حەق دەست بەم سازمانە بیفرۆشیت باشە لە دەرەوە کەس حەقی نییە لە تۆ بیسێنێت ئێمە تانین پرۆسەسی بکەین ئێمە تانین بکەینە سیگاری بەهمەن و نازانم تیر و نازانم هەر حەڵ و باشە و ئەو جۆرەیشەوە خۆم گەرەکمە بۆ قیمەتە ئەیسێنم بێت بەهاکەی خۆم ئێژم چەندێکەشی بێت باشە ئەوەسە کەچە کە شاوەزەکە هیچ وەخت نازانێت کە مەسەڵەن قیمەتی حتا لەگەڵ ئەرزی مەسەڵەن مبادلەیە قیمەتی ئەو تەماکۆی خامەکە هەسی شاید 1/1000 قیمەتە تەماکۆ لە بازاڕگە دنیا نەوێت باشە هەرم شتە بۆ شرکەتێ قەنووشەکەریش هەست بۆ سازمانە برنج یا سازمانە بەرحەڵ ئەنحساری برنجە شماڵ هەست بۆ مەسئلەی گەنمیش هەست جەنای سازمانە غەلەس باشە سازمانە غەلە وەزیفەی چەست وەزیفەی وەسەکە گەنم حتمما هەرزان لە کشاوەرزێ زاکرۆسی بێچارە بسێنین و بۆ جۆرەوە خۆی حەزەکە ئاردی جا جالبیش هەلەوە کە بهترین گەنم هین زاکرۆسە چەرمکترین و پڕسەبوسترین هین زاکرۆسە بەڵام وەختی کە تی ئەو مادە خامە گەنمەکە ئاگرێت لە کارخانەی ئاردەکە من چتە شخصی من طبقه شخصی یا بەرحەڵ بەخش خصوصی ئیجازە نیە ئەو کارخانە بێ ئیجازە ئەو کارخانە بێ تی خۆی لەو کارخانە یا خۆد مناطق ئێرانە مرکزی باشە کارخانە خصوصی ئەگەر ئاردە خصوصی بێ ئێنە هەسی ئێرەگە دۆروەر زاکرۆس نیەسی تاوچێکە من خۆرم بێ حداقل ئاخر ئیطلاعات وایەژێ پێمان تێ لێنە ئەیکاتە ئارد بەڵام ئاردەکە خۆی بە ڕەوەش دەوڵەتی خۆی تێبازم تەقسیمیەکات و لەبێن نانواخانەکان ئێرانە بۆ چ ئەو کاراکات بۆ ئەو کاراکات کە کاورای نانواخانە ئیسفهانی ئەگەر ئاردە چەرمەتی دەستی فکر کە ئەمە گەنم شیرازی ئەسفهان لە حاڵەکان نامەی گەنم کوردستانە بەڵام
متوجه نەیە کە جنس مەرغوبە کوردەکە یا بە جنس مەرغوبە جنس زاکرۆسیەکە مەرغوبە تێ لێرە غەشێک ئەنجامەدا یانێ لە مەرحەلەی مادەی خامتاتە کالای تۆلیدیە کالای مەصرفیە تێ ئەم اطلاعاتە غەشەکات ئەم اطلاعاتە لێڵیەکات خاصە ئەیشێونێت سەر لە تۆ ئەشێونێت تۆ متوجه نای مەسەڵەن من خەبەرم هەیە باشە کە ئاردێکە مەسەڵەن بە نانوخانەی سنێ ئەدەن تەک ئاردی مەسەڵەن کەرەجا فەرقەکات ئارد نانوخانەی سنە ممکنە هین گەنەمی نامەرغوب بێ مەسەڵەن شیراز بێت کاک پژواک با من ئیجازە بە ئاوا تێ چاکە ببەخشن با من ئەمە تۆزێ بخەمە سەر مەسەلە خەڵک گێجنەوێ بەحسێ ئێوە گەرەکتانە بیکەن پێشووتر من بێژم هەندێک مەفروزات کریاگە سەناو زەهنە ئێمەی کورد یەک لەوانە ئەوەسە کە ئێمەی کورد بە فرۆشتنە مەوادە خام و سامانە سروشتیەکان و بە تایبەتی ئەگەر نەوت نەوێ ناتوانین بژین ئەمە لەکوێ تەئیدیش کریاگە لە کوردستانی داگیرکراو لەلایەن عێراقەوە تۆ ئەوێنی ئیمڕۆ کە ئەمانە بودجیان لە بەغاوە بوونایە خەڵک هاوارەکە برسیمە و مەعاش نییە خۆب ئەمە ئەوێت بە دروستکردنی ئەو بنەما لە زەهنە ئینسانی کووردا کە تۆ ئەگەر دەست بووی بۆ دەوڵەت دەست بووی بۆ سربەخۆیی نان نییە بیخۆی چون ئەم نانە تۆ ئیمڕۆی خۆی پوڵی نەوتی مەسجد سولەیمان و پوڵی گازی پارسی جنوبیە خەریکە ئەمە ئەکاتە ناوی زەهنت ئەمە دوو بەشی هەست یعنی بەشێکی زەهنیەت سازیە مەفهوم سازیە لە ناوی زەهنتاوە بە ئینحراف بردننی ئەو بەشەسە کە ئێمە بارهای بار لەسەری تاکیدمان کردێت سەبەبی ئەوەی کە ئیمشەو ئێوە هاتن ئەم بەرنامە خەریکن بکەن بەحسی ئەوە ئەکەن کە کاک پژواکمان لێ بڕا هیوادارم کە کەنەکشنەکەی بەرقرار بێتەوە و بێتەوە بەحسی ئەوەیان ئەکرد کە چۆن سیستەمی دەوڵەتی ئێرانی مۆدێرن کۆپیکراوێکی سیستەمی مستعمەرەداری بریتانیایە و هەمان کارێک کە بریتانیا لە هیندوستان کردوویەتی ئێران بۆ ئیدارەکردنی کۆمەڵگای ئێران و بە تایبەتی وڵاتێک وەکو کوردستان کە لە ژێر چمکێتی ویسە پەل ئەهاوێ بۆ کوردستانەکانی تریش دەق هەمان سیستەم و هەمان بەرنامەی جێبەجێ کردووە لە بەشی کاری سیاسیە لە بەشی زەهنیەت سازی و پرۆپاگاندا لە بەشی میدیا لە بەشی سیاسەتهای ئەعمالی سولتا ئێمە نوعیەتی جۆرا و جۆری ئەم نوع تەفەکرەمان دەرخستووە تا بە ئیمڕۆوە بەردەوامی شەوین لەسەری مەسئلەی ئابوووریەکەی ئێمە کاک پژواکمان هاورد کە بێت بە وردی لەسەر پۆتانسیێڵی اقتصادی کوردستان قسە بکە بەحسێک کە ئەیکرد ئەمە بوو ئەمان تێن مەوادی خامی تۆ ئەسێنن و نایهێڵن تۆ ئەمە بکەی بە کالای لوکس یعنی چی؟ یعنی تێن تەماکۆی خامی کوردستان بە قەیمەتێک کە ئینحیساری ئەکەن بە ئینگلیسیەژن ئەکسکلوزیڤیتی وا لە دەستیانە تۆ ناتوانی ئەم تەماکۆ لە مادەی خامەوە دەری بێنی بیکەی بە سیگاری لوکس ناتوانی کارخانەت پێ نادەن ئیمتیازی کارخانەی دروستکردنی سیگاری مەسەڵەن بەرگت لە کوردستانە نییە تۆ ناتوانی سیگاری فیلتردار دروستکەی بیخێتە ناوی پەکجێکەوە بەسەڵەن بە ناوی سیگاری زاگرۆس مەسەڵەن بیفرۆشی تا ئەمە بێت و پیت و بەرەکەت ئەوەی کە تووتون ئەکێڵێت کارگەری کوردیش بێت و بتوانێت ئەمە جێبەجێ بکەوە تۆ ئەم دەرامەدە سەرشارە نسیبی کوردستان بێت چ کارێکەکە هەڵ ئەسێ مەوادی خامی تۆ ئەگرێ لە تۆ و کاغەزێک کە ئەو باسی کرد ئینگلیسیەکان شتێکیان ئەدا دەسی مستعمراتەوە کە کاغەز بوو پشتوانێ ئەم کاغەزە چی بوو ئەسلحە بوو واتە تۆ ئەم کاغەزە بگرە و لە کناریە بە من گۆنیە گەنم بە ئەگەر گونیە گەنەمەکە نەدەیەت کوژین ئاخری ساڵیش دەبێم کاغەزەمان بدەیتەوە تا ئێمە بزانین تۆ ئەم گەنمەت داوە ئەمە بەرەبەرە بوو بە پوڵ سەیری ئەو پوڵە بکەن لە ئێرانە کە تمەنە سەیری ئەو پوڵە کاغەزیە بکەن ئەوان تێن بەڕووبوومی کوردستان ئەوەن لە کناریە بە تۆ کاغەزەدەن کاغەزی ڕەنگی بە ناوی پوڵی تمەن ئەیبەن ئەم بەڕووبوومی تۆ مەسەڵەن ئەیکەنە سیگاری لوکس دەیان بەرابەر قیمەتی ئەڕواتە سەرەوە
تۆ پاکەتە سیگارە لوکسەکە لە کوردستانە ئەکێشی کاغەزە ڕەنگیەکە بە 2 بەرابەر بە 3 بەرابەر ئەدەی توتونەکەی خۆت نەسیب نابێتەوە. یعنی تۆ لە گرامەوادی خامت ڕووی شتقال دروستنەوە لە کوردستانە کالای لوکس دروستنەوە ئەرزشە ئەفزوودەوە دەرامەدێکە لە ئەرزشە ئەفزوودە دروستەوەی بۆ تۆ نایێت. و ئەمە لە کوردستانە کە ئەمە دقیقاً سیاسەتی مستعمرە سەر ژۆی کە بریتانیا لۆکە و موادی سەنعەت ببەخشن موادی خامی لە هندوستان ئەگەر وەکو ئەدویە و لۆکە و جۆرشتانە وەکو چای ئەوانەوە ئەی برد بۆ بریتانیا و لە بریتانیاەوە ئەی کرد بە کالای لوکس و دیسانەوە ئەی هاوردەوە بۆ بازاڕی گەورەی 250 ملیۆنی هندوستان و بە تەمامی دنیا. ئەم کارە لە کوردستانی شای اتفاق کەوت کە جا بە تۆ ئێژن ئەگەر پوڵە نەوت نەبێت ئێمە ناتوانین بژین. ئەگەر نەوتی مەسجد سولەیمان نەبێت، ئەگەر نەوتی بەسرە نەبێت، ئەگەر حکوومەتی مەرکەزی عێراق نەبێت، نەوتی کەرکووک نەبێت، نەوتی تەقتەق نەبێت تۆ ناتوانی بژیت. لە کاتێکا لە ئەسڵا وەختێ تۆ تەماشاکەی ئێمە کێشەی ئەسڵیمان کە هیوادارم کاک پژواک بێتەوە لەسەری قسە بکات ببورن من بتوانم کاک پژواک دیسانەوە وەرگرمەوە. تۆ تماشاکەی ئەم اتفاقە لە شمالی ئێرانە ناکەوی. لە شمالی ئێرانە برنجکاری ئێرانی ئەو برنجەی کە ئەیفرۆشێ تەولیدی داخلیە پوڵێکە نسیبیاوێ لە قیمەتی جیهانیش زیاترە، کەواتە برنجی ئێرانی زۆر گرانتر لە برنجی هندی، لە برنجی پاکستانی، لە قیمەتی برنجی باسماتی لە سەتحی جیهانە. ئەم کارەی بۆ چای کردووە. مەسەلەن تۆ ئەوێنی هەر لە شمالی ئێرانە کارخانەی چایسازی دروست کردووە، لە تەولیدکردنی تا تەبدیلکردنی بە کالای لوکس لە شمالی ئێرانەوە لە دەستە بە ئیسلاح ئێرانیەکانە. ئێستا فەرق ناکا گیلەکە فارسە هەرچی هەز خۆی بە فارسە زانێت. وەلی ئەم اتفاقە لە کوردستانە ناکەوێت. گەنمی کوردستانت نادەنی. گەنمی کوردستان بە قیمەتی دەوڵەتی ئەوەن لە سیلی و ئەسفەهانایکەن بە ئارد، گەنمی خراپی شیراز ئەهنێرن بۆ سنە بۆ کرماشان. لەبەرەوەی بە تۆ بێژن ئاردێکە لە کوردستان دروست ئەبێ گەنمێکی زۆر خراپە و تۆ بەڕبوومەکە تر ناتوانانی بژیت و کەیفێتی باش نییە و ئیتر تۆ مەجبوری تو ئەگەر پولی نەوت نەبێت و گەنم لە کانەدا بۆت نەهێرین تۆ ناتوانانی بژیت. کاکە بەخێر بێتەوە. من سایم کرد تۆزێ بەحسەکە بکەمەوە کاکە تا ئێوە تەشریف تێرنەوە. خۆپ ئێستا کاک پژواک گەرە کێسی ئەمە بە ئێمە بێژێت. بەڵێ کاکە بەخێر بێتەوە قەت بووی. ببورن کاکە پەیمان مشخصن کاک پژواکیان بەو مقدمەی خاشەکەم بەو مقدمەی کە ئێوە باستان کردو ئەم نیش تا ئێوە هاتن تۆزێکم شێلا بۆ ڕفێقەکان با بڕۆینە سەر مەسئلەکەی ئەسڵی. مەسئلەکە ئەوە بوو کە ئەمانە گەرەکیانە لەم زەهنیەتی کە بە ئێمە ئێژن ئێوە ئەگەر داوای دەوڵەت بکەن ئەمرن لە برسا. ئێوە لە بیرتان تێدیتر وەختی ڕفراندۆمەکەی کوردستانی عێراق بوو ئیدەیە کاتن وەکم شاسواری عەبدولواحیدە وتیان ئەگەر ئیعلامی دەوڵەت بکەین لە برسا ئەمری. ئێمە بە ئێمەی کورد ئێژن ئێوە ڕێگەتان بە دەریا نییە و لذا چون ڕێگەتان بە دەریا نیە ناتوان خۆتان تەئەمینکەن و ئەمرن لە برسا و کارتان نییە و بەرووبوومتان نییە و ناتوانن بژین. ئەگەر پولی نەوتان نەبێت نمونەمان بۆ تێرنەوە ئەبن بە پاکستان، نمونەمان بۆ تێرنەوە ئەبن بە ئەفغانستان. ئەوەی کە ئێوە خەریکن بەحسیەکەن باس لە تاڵانی بنەڕەتی ئابووری کوردستان ژێرخانەکانی کوردستان ئەکەن کە ئەوانە دەستی ئەم قەز خەریکن بە هەموو شێوەیەکەوە استقلالی ئابووری کوردستان لە بینەوەن و لە بینیان بکەوە لە جێگەیە شغلی کۆڵبەری بە توریزمکردنی کوردستان، هاوردنی توریزمە فارس بۆ مەناتقی جۆراوجۆر و بە تایبەتی مەناتقی لادەیی کوردستانە. فەرمون کاکی گیان. بەڵێ سپاس دەکەم کاک پەیمان. ئەمە ئیشە بە جۆرێکتر ئێمە بڕوانین پێ وەختێک کە داگیرکرد تێ بە قیمەت و شەرایەتی خۆی
تێ ئەو شتەوە بەرهەمتووە کالای خامتووە جنس خامتووە لە تۆ ئەسێنێ ئیجازە بە تۆ ناچ شتێک بەناو مارکت بوجود بێت چونکە قیمەتە نەهاییە کالا لە مارکت تا معلومەوێت بچکە ئالانە من ئەمە تۆلید کردگە ئەمە دروست کردگە باشە من نازانم قیمەتی چەندێکە قیمەت عەدەدێکە کە باقی خەڵکی باقی کەسانی تر حازرن پەرداختی بکەن ئیسام قیمەتە لازم نییە بە کاغەز بێت تۆ توانێت لەگەڵ ئەماوە بادڵێک باشە ئیسا ئەمان هاتکن چیان کردگە ئەمان هاتکن ئیجازیان نەداگە مارکت لە کوردستانە دروست بێت ئێمە فقط تۆلید کننده مادەی خام و کاریگەر هەرزان و کاریگەری مفتین بۆیە باشە من مەساڵێکیان بۆتان هەر لە مەقالەکەی خۆما ساڵ 1320 ئەمە قسەی ساڵ 1345 شاید بێت کاکغەنی بلووریان باشە کە یەکێک لە گەورەکانی کوردی ڕۆژهەڵاتە لە کتێبی ئاڵەکۆک لە سەحفەی 177 ئێژێچە ئێژێ ئەم سیاسەتە پەهلەوی ئەوەڵ و پەهلەوی دوومە هەروە بووگە کەچە اجازه تأسیس کارخانه در این مناطق یعنی کردستان داده نمیشد محصولات کشاورزی با به قیمت پایین نداشتند دیگه یعنی چه یعنی ایران عمدن کردکان لناو زندان اقتصادی گرتووە و هیچ کارێکی ئیجازە نادا ئازادیان بێت ئێمە بەدەها نمونەمان هەست کە سەرمایە گوزار و کەسمان هەست کە گەرەکیانە کارخانە بان بێت نا بڕۆ لە دەرەوەی کوردستان بەری باشە کارخانەی سەنگ لە دەرەوەی کوردستان بێت بڕۆ لە ئەسفەهانە بەری جا جالب هەلەوە لە قسمەتی خەدەمات و تەبەقەی متەوەسطیش هەرم کاراکەن مەسەڵەن ئێوە کارمەند یا مەسەڵەن مدیری خاص بانن یا ئەرتشێکی زۆبدە و باشن ئیجازە نان ئێوە لە منتقی خۆتانە خەمەتکەن ئەرتشەکە ئەنێرن بۆ ئەسفەهان باشە یا تۆ کارمەند پرۆداکتیڤی یعنی بنیامی زۆر مفیدێکی لە کارەکەی خۆتا زۆر کارەکە بە باشەکەی ئێنێرن بۆ تاران ئێنێرن بۆ مەشهد باشە یعنی ئیجازە نان کە منابع ئینسانی باشە کوردستان لە نزیک خۆی کوردستانە بێت یعنی هەم مادەی خامەکە لێمە زۆڵمەکەن هەم لە نیروی ئینسانیەکە یعنی هیومن کاپیتاڵەکە ئەم کاراکەن خۆ و ئەمە بەردەوام بووگە نفس وجودی ئۆتاقکەر بازرگانی هەرەمەسا لە هیچ شوەرێک دروست و حەساوی دنیا ئێمە شتێک بوو ناو ئۆتاق بازرگانیمان نییە جا جالبیە لەوە ئۆتاق بازرگانی ئێران خاصە هەم لە زەمان شا بووگە ها ئان نەبووگە ئۆتاق بازرگانی چەست ئاغای عەلینەقی خاموشیە ئاسکەرولئولادیە نازانم تو تاجرگەر گەورەی کالای خاصن تاجر گەورەی پارچە ئۆتاق بازرگانی پارچەست تاجر گەورەی چای ئۆتاق بازرگانی چایی هەست قەنی هەست فڵانی هەست خۆ هەر کام لەمانە وەنە سیزار وەک سزار یا شاخ ئەو سەنعەتنە ئەمانە لە ئۆتاق بازرگانیە دانیشکن بە حکوومەت دەستور ئەدەن باشە و دیکتاکەن کە مەسەڵەن ئالانە پارچە وارد بێت ئالانە ئیجازەی هەست ماشین مەسەڵەن وارد بێت ئیجازە ئالانە هەست چۆغەندەر قەند یا شەکەر وارد بێت ئالانە ئیجازە هەست گەنم وارد بێت ها بەدەست خۆیانەوە وەختی ئەمبار خۆیان کەمە خۆیان وارد کنندن جا جالبانەوە ئەم مجوزگەر کەلانە وارداتە یان مثلا کۆڵبەر بێچارە ئاەوەتی یانە ئەشی بڕی مجوز بگری 30% تەخفیف ئاینە فلانەمانە ئەمە ئەسڵ بێڕابتە ئەمە ئەسڵ بە انحراکشان قەزیەکەس لە قسمەتی مرکزیە هەست کە ئێران کامل کنترۆلە بێت و بە چۆن کنترۆڵی بەم ئۆتاقە بازرگانی و بە مجوزگەر واردات و تەرخیسەکانی کەیکەن ئەگەر تەوەجودان کردێت بۆچە تورکەکان کۆڵبەریان نییە باشە بۆچە تورکمەنەکان کۆڵبەریان نییە بۆچە لە تەرەف مەشهد کۆڵبەر نییە دلیلی یەک دلیلەوەشەوەسە کە ئەوان بازاڕی هەنس مارکتیان هەست یعنی جێگەیەک هەست کە تۆ ئەتانی قیمەتی کالا و خەدەمات و نیروی ئینسانیەکەت مشخص بێت و بتانی لە بازار ئازادە مبادلەی بکەین باشە ئێمە گۆمرۆکە جۆڵفامان هەست گۆمرۆکە بازرگانمان هەست لە تۆن منتەقە تورکنشینەکانە ئێمە گۆمرۆکمان هەست لەم گۆمرۆکەرە پڕیە لە تەرخیسکار کاری چەست تەرخیسکار مەعادڵە هەرە مجوز وارداتەسە وا لە تۆ ئۆتاق بازرگانی لە تارە ناسۆ تەرخیسکار وەزیفەی ئەوەسەکە بەڕشوە ئەچێت تێچاکە مجوزی ئەگرێ یعنی ئیجازە لە دەوڵەت ئەگرێت خاصە کامڵەن لە خۆیانە بازم ڕەفیقی ئامۆزار خۆی هاوزوان خۆی هاوڵاتی خۆیان
تێ مجوزەکەی ئاگەرمە ئیجازەم هەست مەسەڵەن لە تورکیە و مەسەڵەن فەرز کە 100 تۆن مەسەڵەن هەنجیر بێرم باشە یعنی ئەو کارەوە کۆڵبەر بە بردبوونە پشت کەمەر هەموو جێگەی ژیانی ئایندەی جوانی نەسڵێک دوو نەسڵ خاصە لە مقیاس لە کەمایە کردی ئەمان لە مقیاسە گۆرە بە بوونەوە بازار باشە بۆ بخاطر ئەوە کە سیستم لە قسمەت خۆیانە کاملا سیستمی کە بازار حاکمیتە بازارە استبداد و استعمار ئینگلیسی حاکم نییە لە سیستمە زاکۆس بە کوردستانە استعمار و استبداد ئینگلیسی و حاکمە لە نظر اقتصادیەوە کە مرکزی کردگە ئەوە سەگەر تۆ جوانەکانیشمان دەرسە خۆێنن مەجبورن بڕن لە کارخانەکە دۆرتانە ئەگەر کاری خوار کە خۆیان نایکن بیکەن خۆ لە حاڵێکە مادە ئەسلێکا بەدەست ئێمەوە فەرز کە مەساڵەتر بەم لێ بووە مەسەڵەن بۆی لەسەر مەسەڵەن وەخت هەست کاک پەیمان چەند قسەمان کردەوە بەڵێ هەست کاکی ژیان ئیدامە بن ئەوەی کە من ئێشە تەفکیشی بکەم ئێوە فەرمووتان سیستەمی ئیستیعمارێک کە لە کوردستانە ئەکرێت سیستەمە ئیستیعماری ئینگلیسی ئەمە لە بەشی تورکەکان وانە سەوای ئەوەی کە وەختی ئەوە ئیشارەتان بە کۆڵبەر کرد تەماشای بارە ڕەوانیەکەی بکەن و بارە سیاسیەکەی بکەن کە کۆڵبەر بەجێی تێڵێ تۆ بە عنوانی کوردی سەرکەشی گەردەنفەراز کە بە ئێعترافی شەرەفنامە شەرفخانە بدلیسی ئێژی ئەم سەرزەمینە سەرزەمینێک نییە کە هیچ حکامێک گەرەکی وێداگیری بکە لەبەرەوەی منفعەتی تیانە خەڵکێکی گەردنکەشی واتیا باج نادا و ئەو پیت و بەرەکەتیشی نییە کە بە ئەوانی بدات تۆتی ئەم مردمە ملحوڕە تەبدیری ئەەکەی بە حەماڵ یعنی کەرامەتی ئەشکێنی ئاستی تێریتە خوارە و نزمی ئەەکەیتە پاشەڵخۆر و بە ژیانە پاشەڵخۆری عادەتی ئەدەی ئەی بیتە ناوە ئەخلاقیاتە کۆڵبەری و حەماڵی و تۆ دوونبوو نەخوات پەستبوو نەخوات لە خواردبوو نەخوات قبول ئەەکەی ڕعیەتبوو نەخوات نۆکەربوو نەخوات حەماڵ بوو نەخوات قبول ئەەکەی و سەروەر هەمیشە گەورە ئەبینی من دوێنێشەوە ئاماژەم پێ کرد وتم بریتانیا دقیقەن هەمان کاری کردبوو بریتانیا کاخێکی گەورە لە کەلکەتە دروست ئەکا بە قەبارەیەکی یەکجار عەجیب لەبەر ئەوەی ئەم وەهمە بە ئینسانە هەندی بدات سوڵتان گەورە سەروەر پادشاه لە جێگەی گەورە دانیشێ کاخە تۆ نەمایەندەی گەورەی تۆز لە کوردستانە وەکو ئوستانداریەکان وەکو بانکەکان وەکو شەهرداریەکان ئەمانە قاڵبەن کۆشکایەکی عەزیم و باشکۆن کە تۆ سەیریان ئەەکەی نەمادی عەزەمەتی دەوڵەتی ئێرانی بە ئینسانی کوردەدا و ئینسانی کورد لە ناو زێهنی خۆیان لە ناو مێشکی خۆیان لە ناخوداگاهی خۆیان ئەنکەنچسی خۆیان تەسلیم ئەبێت لە بەرامبەر ئەم قودرەتە تەسلیم ئەبێت و ئەمە بارە ڕەوانیە کێسی ئێمە دیسانەوە کاک پژواکمان لە دەستا ماتەڵەوین تا دیسانەوە بێتەوە کانەکشنەکەیان باش نییە ئەو شەو و هیوادارین بتوانین جارێکی تر وەری بگرینەوە لەذا ئەوەی کە لە کوردستانە خەریکە جێبەجێ ئەوێت ئەمەسە میلەتێکی ملحوڕ لەسەر جوغرافیایەکی پڕپیت و بەرەکەت ئێمە کە باسی کوردستان ئەەکەین هەموو پانتایی دامەنەی زاگرۆس باسەکەین یعنی لە ئیزەی خوارەوە حتا لای هەمەدان و بگرە حتا لای ماکوو ئەمە کوردستانە کە ئێمە باسی یەکەین بە هەموو توێژە جۆرا و جۆرەکانی هەموو تایفەکانی کورد کەلهوڕ و لەک و گۆران و لڕ و ئەوانە لذا ئێمە خۆمان ئاگادار نین ئێمە لە حیتەی دەسەڵاتی نەرم و سەمی هارد پاور و یعنی دەسەڵاتی نیوە سەختا دۆڕاندگمانە و تەسلیم بووین و لەسەر ئەم بەشە کاریان کردگە لە سەرمانە زۆر بەباشی توانی گیانە ئەمە لە ناوی نەهاد و زەمیری ئێمە بۆمانی بچەسپێنن و جێبەجێ بکەن ئێمە نمونەیەکمان هاوردەوە لە کوردستانی عێراق نمونەیەکمان هاوردەوە لە کاولکاری دەسەڵاتی بە ئیستلاح کوردی لە کوردستانی عێراقا کاک پژواک ئێوە ئەتکراون یان قبوڵی کەن یان نازانم پێم وابێ هەنگتان کردووە ئێمە ئەمشۆ ئیمکاناتی مۆبایلەکان باش نەبوو زاهرن دەبێت بە مۆبایلەوە فقط جوین لایف بیت بە لەپتاپەوە نەمانتوانی
بۆیە تووشی ئەو کێشەیە ئەبین کاک پژواک تنتن دیسکانەکتە بێ هیوادارم بتوانن دیسانەوە بێنەوە بەحسێک کە کاک پژواک لەگرائیکا ئەوەسە کە ئێمە بازاڕمان نییە کە بتوانێ کالای کوردی لەسەریان نرخ تەعین بکە یعنی بەهای لەسەردا بنی ئەمە ئەوسا لە کوردستانە پێیان ئەو تاوتوێ کەلەمەی تاوتوێ لەوێتێ خەڵکی کورد ئەوسا ئەگەر دخاڵەتی پولیشنەوەیە بەرهەمی لە بەرامبەر بەرهەمە دەگۆڕیەوە و ئەم معاملاتە لە نێوانی خەڵکی کووردا هەبوو اقتصاد ساڵم بوو خەڵک بەڕووبوومی خۆی هەبوو خەڵک غەنی بوو و خەڵک دەسەڵاتی هەبوو ئەڵبەتە بە گوێرەی هەبوونی ئیمکانیاتی ئەو سەردەمە یعنی ئەو زەویەی کە تۆ جاران بە گا و بە هێش دەچکێڵا خب طبیعەتەن ئەمڕۆ بەرهەمێکی زیاتر ئەدا کە بە تراکتۆر ئەی کێڵی کە کودی پێدە کاکیجان بەخێر بێتەوە تەسویرتان ئەها زۆر باشە بەخێر بێنەوە کاکیجان ئێوە قەت بوون لەو جێگەی کە ئێمە بەحسی ئەو ذهنیەتەمان کرد کە بۆ ئێمان دروست کردو بەحسی ئەو تەفاوتە سیستەمەی کە لە جێگەکانترە ئێرانە وانە و لە کوردستانە بە تایبەتی لە بەشی دامەنی زاگرۆسا بە تەمامە معناوایە بەڵێ دەفتەر خواسە یعنی ئیجازە نان مارکت بۆ وجود بێ بۆچە بەخاتەوە تەجروبەی 100 ساڵ پێشیان هەست ئەمانە بەرحەڵ مەدارکیان هەست ئەمانە تۆ داکیومنتەکانیان هەست داکیومنتەکان بە مەکتوبە ڕووسکە و ئینگلیسیگە یان هەست کە قەشەنگ داکیومنتیان کردگا 100 ساڵ لەمەوبەر کوردستانی ئێران لە ئۆرومیە لە 4 دانە گومڕکی ئەسلی ئۆرومیە سنە کرماشان و ئۆدانەکەتم لە بیرۆ چوو باشە یەک سێومە تجارەتی خارجی ئێران بووگە باشە ئەو دوو سێومەکەی تریشی یەک سێومی شمال بووگە یەک سێومی فقط نەفت و مواد نەفتی بووگە یعنی چا یعنی تجارەتێ بە معنای واقعی کەلیمە یعنی کەلوپەر خواردەمەنیمانە تقریبا 50% بەس کوردە بووگە و ئەم پۆتانسیێلە هەست ئەگەر خۆمان ئێمە ئەگەر خۆمان بتوانین چە بکەین ئێمە بتوانین کە مارکت خۆمان دروست بکەین مەساڵێکتان بووە بە بوشکترین فرسەتی کە بە کورد ئەدرگێت باشە ئەتانەی خۆی بەرزۆ بکاتەوە مەساڵ تەنیا یەکێ لە تەنیا سەنعەتە موافقی کوردستان مرۆڤداریە باشە مرۆڤداریە کوردی باشووری پێژن دەواجین بڵێ دەواجین بەڵێ دەواجین چیکن فارم ئینگلیسیەکانی بە چیکن فارم باشە دەواجنێک کە لە کوردستانە دریاگە لە کوردستان ئێرانە یەک سێومە بهترین کەیفێتە مامر عالی باشە بەڵام چونکە ئێمە کارخانەی تۆلیدی یان نیگاداری ئەمانە نییە بە جۆرێ تەبدیل بێ بە ناگێت یا بە فۆرمەتێ بێ بە شکڵی دەربێت کە تۆ تانی نگای بێڵی بۆ ئایندا باشە یان سەیڤی بکەیت ستۆرێجی بکەیت باشە ئەمە بووگە باعثەوە کە ئێمە لە ڕقابەتی فرەشکەنەندا تەک مشتەمەگەر تۆلیدی گەورەی ئێرانە مرکزی هەست مەسەڵەن متەوەسطە سایزی مرۆڤداری لە کوردستانە ئێرانە 15 تا 20 هزار خۆی بکوژێت قەتعەس لە هەر واحدەی تۆلیدیە و واحدگەر تۆلیدین کە ئەمانە کاریان بۆ وجود هاوردە هەر ئەم 504 واحدە تۆلیدیە یەک سێومە مامر ئێرانەدا ئالانە ئامارە دەوڵەتیە هاست من نازانین فرەت هەسیانە باشە بەڵام توانایی نگاداریەکەی وجودی نییە من خەوەرم هەست منزورتان ئەمەسە کاک پژواک منزورتان ئەوەسە ئێمە مامر تەولی دەکەین بەڵام ناتوانین ئەم مامرە کە گۆشتی خامە بیکەین بە سۆسیس بیکەین بە کالباس بیکەین بە ناگێت بیکەین بە چیکن فیلێت بیکەین بە خۆراکای بەستەبەندی شدەی فریز شدە بیکەین بەوانەی کە ئەڕواتە ناوە دوکانەکان وەکو مەحسوڵاتێکی لایانی کە منشق ئەبێ لە مامرەوە دروست بکرێ لە مدیشکۆ دروست بکرێ و ئەم ئیمکانە بە ئێمە نادە چون ئەمە هەم هێزی کارتەولی دەکا هەم سەرمایە دروست ئەکا و هەم ئەرزش ئەفزوودە تێرێ بۆ کوردستان و بۆ اقتصادی کوردستان لەزا ئەمانە ئیمکاناتی تەولیدکردن مامر و گۆشتی خام لە ئێمە ئەگرن گۆشتە خامەکە ئەوەن و لەوێ تەبدیلیەکەن بە ناگەت و ناگەتەکە ئەهێنێرنەوە بۆ کوردستان دقیقة وەسە جدوێ وەشە تەفاوەتە قیمەتەکە ئیسە من لە مەساڵە ڕۆبە ئەژن بۆتان ئەمان تێ چاکەن تێن ئەم مامرەکە ئەگرن باشە
بە تۆ ئیجازە نان مەسەڵەن مەساڵێ بەملێتە ئێمە سوسیس و کالباسە زۆنمان بوو ئەزانم چەند ساڵان بەر ئەلان وەشکەستگی کرد بۆچە دەوڵەتە مرکزی بە کنترۆلکردنی بە کنترۆلکردنی مجوزگەرە تۆلیدی بهداشتیۆمانە تێ مەسەڵەن بە زۆن کە ئەیوت ئێمە تشخیصە دەین ئێوە کەیفێت کالاکەتان باش نییە حقە تۆزیع خارج لە ئۆستانتان نیە حقە بهداشتی یعنی بە مجوزگەر بهداشتی تو کۆنترۆلەکە خۆ ئەم دەستی ناکرد ئەم نێتانی دەستکاتە ناو گیفان ئەسفەهانی پوڵی نابێری بەخاطرەوە بزنسەکەی نێتانی تۆسعاپەیەکان هەر لە واحد محلی کە ئەماوە بەڵام کارای ئارزومانە لە تارانە لە تۆ ئێران و ئەرمەنستانە شعبەی هەست وەچەست مادەخامەکەی ئەگەر جنسی خاص بێ مطمئنە نزاکرۆسەوە چێت متوجه بوون ئەوەسەکە تێن بە مجوزگەرە یعنی استعمار سازمانگەر مؤسساتێکن کە دوای استقرار داگیرکەری بە ئێمە حکوومەتەکەن متوجهی و ئەوەسەکە مەسەڵەن لە زۆنکە بلەخەرەوە مەجبور بوو ئەلان وەشکەستگی کە ئەمە مەساڵە بارزێ یعنیشە کالات جا ئیسە مەسەلە وەسەکە ئالانە ئیتر مەسەڵەن ئەگەر ئێمە بێژین ئێران دەرسەدی تەبقە متەوەسطە خانمە خانەدار یا کەسێک کارەکە ئیتر مامرە خان ناسێنێ یا مامر ئامادەسێنێ یا سوورکریا گەسێنێ یا ناگە دەسێنێ یا سوسی سەنێسێ یعنی تۆ کالای تۆلی کالای ئەرزش ئەفزوودەوە کالای تەمام شدە ئەسێنیت خۆ ئەوە بازارێکی بنامێت مەگە کەسی بێکار بێت بەخاطر ئەوەسەکە خۆمان مەسرف مامرەکەی خۆمانەکەی مامر خامەکەی خۆمانەکەین ئەگەر ئیزافە بێتەوە اوكي بەڵام لەسەر مەساڵە واقعیەکە فەرزکەن دانە ڕەب هەست باشە ئەم ڕەبە ئەم قوتوو ڕەبە فەرزکەن 5000 تمەنە ئەم 5000 تمەنە کۆلەن 500 تمەنیشی بۆ سەرف نۆگەلەنزەر مواد خامەوە بۆچە کاریگەری کوردە ئاوی کوردە زەوینی کوردە دانەکەی کوردە زەحمەتەکەی کوردە ئەم تۆماتێزە فەرزکە ئەم تەماتە باشە فەرزکە 3 کیلوی لە بان یەکۆ لە عۆمدە ئەفرۆشکێتە 500 تمەن بەڵام ئەم قوتووەیەتە 5000 تمەن ئەم 4500 تمەن ئەشتە گیفان ئێرانە فارس بە ئێرانە مرکزی بەخاطرەوە ئەو جیازەی کارخانەی بووگە بەخاطرەوە ئەو چۆنکە ئیسفەهانیە لەهجە ئیسفەهانیە ڕئیس بانکە ئیسفەهانیە ئەتانێ وام بگرێ بۆڵان مدەت وامە تۆلیدیە بۆڵان مدەت 20 ساڵە 4% کە باسپەرداختەکەی تازە لە ساڵ 5 مەشروعەوێ یعنی تۆ کارخانە ئایدی بە خەتە تۆلی دەگەی پەسەنازەکەی ئەستۆرێجەکەی قەشەنگ پەسەناز خۆت جەمەکەیتەوە خۆت خۆش دەکەیتەوە کە بۆ گیانە تۆ خوڵندەی مەحەلیە بوچکەی فڵانەمانە دوای ئەوە تو ئەچی وامەکایتەوە تازە ئێژن ئەگەر بە تۆلی بکەیتەوە بەخشودگیت هەست یعنی چا کۆنترۆڵێک چاپ و پەخش پوڵ لە سیستەمە بانیە باعثە مستعمرەکردنی مەبووگا و ئەم مەساڵە واقعی و مەلموسە بەخاطر بۆ هاوەرد کە مەسەڵەن لە قوتووی ڕەبە ئەمە دەخەن چێت باقەوێ 95% ئەرزش ئەفزود ئەچێت ناو ئێران مەرکەزی باڵێ ئەوەنە ساحێ و زەوی ئەوەنە ساحێوە ماڵ ئەوەنە ساحێوە پارەی کە ئەتانە بازم بێنەوە دوکان کاوەڕای کورد لە بانە بسێنن ئەوینی کاوەڕای بانەیەکە کۆڵبەرە بۆ سەرمایەدار ئیسفەهانی کە دوکانەکە لە ناو بانە یا گەورەترین کارخانەی کاشی کە لە کوردستانە هەست کاشی کەسراس کە ساحێبی ئیسفەهانیە و وەحشەتناک خەریکە ئەو منتەقە مەسرەفەکات سێبزەمینی کارای کوردەکە کشاوەز کوردەکە پێی وام نان باشە بەڵام تورکەکە تێ ئیجارەیەکە زەویەکە چۆنکە ڕئیسەکە تورکە ڕئیسەکەی فەرزکە سنە تورکە باشە تێ لە وامەگرێت باشە دوای ئەوە وامەکە ئاگرێت تێ لە 2 ساڵە ئەوە سێبزەمینی مەحسوڵ بەرداشت دەکات سێبزەمینی هەر کیلۆیەک لە بیرم نەچێت 3000 لیتر ئاوی گەرەکە تواو دەشت دێگولان بە خاتر سێبزەمینی کە دۆڕەی ئەحمەدیژاد کاشت بووە بەرهەمهێنا قبلەن لە تۆ لە 9 متریە بە ئاوگەی ئایان تۆ بە 100 متریە بە ئاو ناگەیت و ئەمە کارە ساتە یعنی ئێمەش دەرکەین لەکوێنە خواردنمانە ئەو لە گەورە بۆرە ئاوگەرە وا لە زاکرۆس و خەریکە بە دزیەتی ئەکێشکێ ئەچێ بۆ تەرەفە ئێرانە کەویرە ئێمەش بەر ئەوانە بگرین کاک پژواک ئەوەی کە ئێوە ئیشارەی پێەکەن ئەوەی کە ئێوە خەریکن ئێستا ئیشارەی پێەکەن و ئەبێ خەڵکی کوردستان ڕەچاوی بکە ئەمەسا
ئەمەی کە ئێوە باسی ئەکەن مشکڵە بنیادینە ملەتە کوردە تەوتەئەیەکە ئەمە تەوتەئەیەکە بوو لە بینبردنە کورد نابودکردنە کورد لذا بە گۆڕینە ڕووبەرە سیستەمە مرکزی دانانە سیستەمێکی مەسەڵەن سێکولارە دموکراتیکێ کە ئەکسەریەت ها بە فارس و تورکۆ ئێمە ئەم نۆعە نابودیە لە کوردستانە بەردەوامە بێ تەبیعەتەن قدرەتمەندێکی ئەسفەهانی قدرەتمەندێکی تارانی مەودا ناداتەوە مەسەلەن کارخانەی ناگەتێکی با کەیفیەتی لەسەر مامەری کوردستان دابنی و بازاڕی تارانی پێ قەبزە بکەین ئەمەی کە ئێوە خەریکن ئیشارەی پێەکەن کاک پەیمان ببوورە مەقسەکەت ببوورە مەقسە خاڵەکەن جالبیە لەوە کەیفیەتێکە ئەگەیتە کالای تۆلیدی بێنەهایەت باشە مەسەڵەن ئیستەک بهترین ئاجوی غێرە ئەلکۆلی ئێرانە مامەری بهترین مامرە یعنی ئەگەر ئێمە دەست بووین بە کالای تۆلیدی چونکە احتیاجمان پێە کالای خامەکەشی خۆمانە نزیکی شەپمانە بهترین کەیفیەتە بەڵام ئەوان باوەڕ بکەن باشە باوەڕ بکەن من خەوەرم هەیە باشە لە لای شارەکەی ناوی چە بوو ئەنار ساو لە لای ساوە مرغداری 200,000 قەتعی هەست بەخاتر مەسەڵەن مامرەکەی مریشکەکەی نەخۆشەکەوێت باشە ئەمانە تێن دەوای تەزریقەکان بێت تۆ ئێرەیە چەرمەکە تۆ نابوویەکەن بۆچە بەخاترەوە ئەعلام نەکەن کە مامرەکە مریشکەکە مردگە هەروە ئەین ناو بازاڕە وتۆجێ بەڵام ئەو ئەتفاقە هیچ وەخت لە کوردستان ناکەوێت چونکە حتا بێهداشتە کوردستانی سەختگیرترە ئێمە فرسەتمان بۆ کەوێ فریا ئەگەر بکەوێ ئێمە بهترین تۆلیدمان هەست ئەگەر ئێوە تواشاکەن بە زەمان سەلاحەتین و بەم لا تواشا بکەن بین بە ڕۆژور یعنی بین بە کاتێکی نزیکتر ئەوینین کە کەیفیەت و مێزۆپۆتامیا و ئەم تەنەوع جنس و تۆلیدەکە لە مێزۆپۆتامیا شمالیا بووگە ئەسڵ بێنەزیر بووگە یعنی ئەم ئەستعمارە فارسیە بە دەستور ئەستعمارە ئینگلیسی دلیلێکی هەست من بە قاتعیەتەوە ئێژن بێەوە ئەگەر پارچەی کوردی تۆلیدە کوردستان بیتانیای بە بازاگەر خاوەمیانە واتای ئەستعمارە ئینگلستان و تووە کارخانەگەر بافەندی نەساجی هندوستانی هەمووی وەشکەستە و یعنی تەقسیمە کوردستان لە سایسپیکۆی ئەوەڵا دلیلی ئەوە بوو کە کوردستان و مێزۆپۆتامیا بە تایبەت نەوێتە ڕقیبە تۆلید کنندەی مستعمرات ئینگلیسی و ئەم خەسانەوە بە دەستی فارس کردە یا هەر دەوڵەتێکە هاتە سەر ئێمە بە ئێمە زۆڵمی کرد من ئێستا گەرمە مەساڵەتر بێژم لە زەمینەی ئەمە قسمەت تۆلید بوو باشە کاک پەیمان ئەمە قسمەتە تۆلید بوو کە چۆن ئێمە خەسیاگنیسەوە لە قسمەتە چا لە قسمەتە کالا و لە قسمەتە خەدەماتە یعنی نیروی تەخەسوسیە صادراتێ نیروی متخصص وا ئێژن فارسەکان مەساڵێکتان لێ بێم ئەلئانە بیمارستانی کەس لە سنا ناوی بیمارستان ئاریاس هەر لە منتەقەی شاڵمان یا قەرەیانە باشە ئەم بیمارستانە بیشتر لە 10 ساڵە تەحتێڵە هیچ وەخت شۆعبەکاری نەکردە چەندانە پزیشکی خۆشناوە کوردستانی هاتکن سەرمایه‌گوزاریان کردن بیمارستانی قسەڕەکە بە دەستگا و هەچشتە ئامادەست ئێران ئیجازە نادا سپا ئێژێشی من کردە شەریک 50% 70% ئەمانە ئێستا بە هەر دەلیلی تی ئێژێ حەقۆنی ئەو جێگە باسکەی بۆچە بەخاتر ئەوە ئەو بیمارستانە ئەو نەخۆشخوانە ئەو جێگە کە نەشتەرگەری تیاکردی بە وەسایلە مدرنەوە ئەوەی تەڕقیبێ بۆ بیمارستانە خاتەلوئەنیا یا بەخشە خصوصیە فارس لە باقی تارانە ئەوان مشتریگەر کورد عێراقیان کە بە دولار پەرداختەکەن لەدەست ئەدەن و 10 ساڵ ئەم بیمارستانە کە ئەتانەی بەشۆن خۆیان زەنجیرێک لە تۆلید دروستکە زەنجیرێک لە خەدەمات دروستکە زەنجیرێک لە شغل دروستکە دکتۆرە احتیاجی وسایل ئازمایشگاهی هەست وسایل داروسازی هەست وسایل حمل و نقل هەست ئەشێ بار سفارش بە ڕانەندەی تاکسیگەرەکە نازانم تەمیزکاریگەرەکە چەندین شغل بەدۆر ئەمە وجودێ دەوڵەتە ئێران بە هەر بەهانێک بەر ئەمەی گرگە بۆچە بەخاترەوە ئەو کوردە باشووریە هەڵسێت لە باشوور و بڕێتە تاران بێژێ وڵات تاران زۆر جوانە دۆلاری پول بدە لە شەرگەریکە لوتی عملکات و یەکێ لە بهترین من خەوەرم هەیە لە دوورە بهترین دکتۆرگەر و بهترین ئیمکاناتە یعنی چە لە بەش ئەوڵا وتم بەش ئەوڵ ئەوەسەکە ئێمە چۆن تۆلیدمان خەسیاگەسەوە لە بەش دووما کە متەخەسسمان هەست مهندسمان هەست دکتۆرمان هەست
ئاوە ئیجازیان نییە لە ناو خاک خۆیانە کالای ئامادەی خۆیان کە دەسڕەنج خۆیان پێم وابێت دیسانەوە کاک پژواک کانێکشنەکەی خراپ بوو. ئەوەی کە لە بەشی دووەمە کاک پژواک گەرەکی بوو ئاماژەی پێ بکە ئەوە بوو کە ئێمە لە بەش کاک پژواک کانێکشنەکەی ئێوە زۆر ئاماژەیان بەوە کرد کە ئێمە لە بەشی بەرهەم هێنانەوە هیچ لەوێ دۆڕیاگین و لەوێ تەواو کاوەریان کردگین. لە بەشی خەدەماتەوە لە بەشی سەرویسەوە وە مەشاغڵی سەرویسیش مەنابعی ئینسانی ئێمە نیروی متەخەسسی کورد مەودای پێ نادەن لە کوردستانە ئیجادی کار و شغڵ بکە و بەری پێگرن و ناهێڵن و دەیان مەسئلەی قانونی و کێشەی قانونی بۆ دروست ئەکەن لەبەر ئەوەی ئەم کوردستانە لەسەر پێ نەوێسێ. ئاماژەی کرد پێشووتر وتی ئێمە ئەگەر نیرویەکی متەخەسسمان بێت لە بەشە خەدەماتی و کارمەندێکی بەرجەستەی کورد بێ ئەمە نابێ لە کوردستانەوە خدمەتکە. ئەگەر مدیرێکی بەرجەستەی بانک بێ دەبێ بڕاتەوە مەرکەزی ئێران، ئەگەر تەکاوەرێکی باش بێ، ئەگەر سەربازێکی باش بێ دەبێ بڕاتە ناوەڕاستی ئێران، دەبێ بهێنێر لە بەلوچستان. ئەمە نابێت جزئی مەنابعی کوردستان بێ و کوردستان نابێت لەسەر قاچی خۆی بوەستێ و کوردستان نابێت بتوانێت تەولیدی کالا بکە، شغڵ دروست بکە، خەڵکی کوردستان شغڵێکی ئابڕوومەندی ئینسانیان بێوە لەم پیت و بەرەکەتەی زاگرۆس و سەردەمینی خۆیان کەڵکوەربگرن. ئێمە زۆر بەباشی لە بواری جۆرا و جۆرەوە ئەتوانین ژیانە خۆمان تەئمین بکەین، ئەمما کێ نایەڵێ دەوڵەتە ئێرانی، کێ نایەڵێ قەومی سولتەگەرێک کە کوردستانی داگیر کردو. ئەمە لە کوردستانی عێراقیشا جێبەجێ بوو. یعنی ئەم جۆرە سیستەمەی کە خەڵکی کوردستانی عێراق بەهاڕێ جا خەڵکی کوردستانی داگیرکراو لەلایەن عێراق و ئادرسی غەڵەتیان پێداون، بە ئینحراف ڕۆشتون، پێیان وایە لەگرا دزی هەیە، گەندەڵی هەیە، نەوت ئەفرۆشێ. ئەوان نازانن کاولکاری ئەسڵی کە سیستەمی حزبێنەی کوردستانی داگیرکراو لەلایەن عێراقا کردی لە بینبردنی تەواوی بنەماوە ژێرخانە ئابووری لە کوردستانە بوو. ئەوان بەکردنەوەی بازار، بە فرۆشتنی نەوت و لە اختیار قەراردانی بازاڕی کوردستانی داگیرکراو لەلایەن عێراق و بەدەستی توجاری تورک و توجاری ئێرانی ماڵی کوردیان کاول کرد. کوردیان لە کوردستانی عێراق کردە مەعاشخۆر، کردیانە عنسوڕێکی بێ مەسرەف، unused human. ئێمە چینێکمان بوو جاران پێیان ئەوت لەگەڵ ئینقلابی سەنعەتیە لە ئەوروپا بە ناوی چینی پرۆلەتێر، چینی کرێکار. ئێستا لە کوردستانی ئێمە هیچ پرۆلەتێرمان دروست نەکرد، چینێکمان دروست کرد، پێی ئێژن unused human، یعنی ئینسانێکە بە هیچ کەڵکێک نایە، دەمی واق ماگە کە تۆ مەعاشکەیتە ناو دەمی و ئەم ئینسانە عادەتی کردگە بەم ژیانە، عادەتی کردگە بەم پوڵە مفتەکە بۆی بێ بە سوورەتە بایعی بکرێتە ناوی دەمی. و ئەمە سیستەمێک بوو کە سەدامیش کردی لە کوردستانە و لێو دووە بە ئاشکارای عالەم ئەو سەرانی کوردستانی عێراقە هەڵ ئەگەڕان و دەیانوت کوردستان ئازادە، هەر کەسێک بێتە ناوی و هەر جۆرێک گەرەکێسی سەرمایە گوزاری تیا بکە و لە بەرامبەر غەربیەکانە، لە بەرامبەر تورکەکانە، لە بەرامبەر ئێرانیەکانە بە هەموو قودرەتێکەوە تەسلیم بوون، بۆیە کەس نەی ئەتوانی دەواجینێ لە کوردستان هەدابنێ و پشتی تورکەکان نەیشکێنن، پشتی ئێرانیەکان نەیشکێنن و شکاندیان و دۆلارە نەوتیەکان کە لە ئەختیارە خەڵکە کوردستانە بوو
مەصرف ئەکریا بە کالای بنجوڵە تورک و کالای بنجوڵە ئێرانی، کالای بێ کەیفیەتە ئێرانی، بەرهەمە بێ کەیفیەتە ئێرانی. و ئەمە کێ وای کرد؟ وتیان ئەگەر ئێوە ببن بە دەوڵەت خەڵکە کوردستان لە برسا ئەمرن. خەڵکە کوردستان ئێوە ئەگەر ببن بە دەوڵەت ناتوانن خۆتان بژێنن. خەڵکە کوردستان ئەگەر ئێوە ببن بە دەوڵەت بی لە دەوڵەت بوون بکەنەوە، فارس قەپەکا بە سەرتانە، تورک قەپەکا بە سەرتانە ئەتان خوا، عەرەب قەپەکا بە سەرتانە ئەتان خوا. و کێ وای کرد؟ کێ وای کرد؟ مەهاڕاجەکان و نەوابەکانە هاوکارانە داگیرکەرە کوردستان، ئەوانەی کە خەریک بوون بە هاوکاریکردن، بۆیە ئێمە باسمان کرد، وتمان هەر کەسێک لە کوردستانە ئیمڕۆ بە عنوانی ئلیت، بە عنوانی نخبە، بە عنوانی کەسایەتی سیاسی، بە عنوانی حیزب خەریکە لە کوردستانە قاچە خاتە سەرزەوی، هاتووە بۆ مژینی خوێنی ئینسانی کورد، هاتووە بۆ هەڕاجی نیشتمان، هاتووە بۆ هەڕاجی ڕۆحی کورد، هاتووە بۆ هەڕاجی بەشەریەت و ئینسانیەت. ئێمە ئەو شەو کەسێکی پسپۆڕمان هاورد، کەسێکی پسپۆڕمان لە بواری اقتصاد و ئابووریەوە هاورد کە بە وردی بڕواتە ناوی ژیانی ڕۆژمەڕەی خەڵک. لە ئابووریەک باس بکە خەڵکی کوردستان ئەیناسێ، لە ئابووریەک باس بکە باخداری کورد، دەواجیندارێک و مامردارێکی کورد بزانێت باسی چیەکات. کابرایەک کە 2 دۆنم و 10 دۆنم زەمینی کشاوەرزی و گەنمی هەیە بزانێت چ خەبەرە. کابرایەک کە 2 هکتار و 3 هکتار زەمینی هەست بزانێ منتەقەی یەیلاخ و دێگولان کە نابود و کاول بوو بە دەستی کەشاوەرزانی فارس و ئەسفەهانی بە کەشتی سێو زەمینی و پەتاتە لە کوردستانە و دەرهاوردنی ئاوە ژێرزەویەکان و حەفری چای ئەمیق کاولیان کرد لەبەر ئەوەی تەواوە مەنابع قودرەتیە مردمە کورد. کاکی جان هاتنەوە دیسانەوە، هیوادارم دیسانەوە تەشریف بێنەوە. داستانەکە کە ئێوە تەماشای ئەکەن مەسئلەی حکوومەت مەرکەزی نییە، مەسئلەی ئەوە نییە کە تۆ نوێنەر بەهێنێتە پارلەمانی ئێرانی حکوومەتێکی سێکولار دابنیدرێن لە ئێرانە و تۆ بڕۆی لە ئێرانە چواردانە حیزب بێن و چواردانە خوێخایی کورد ببن بە ساحەوی دەسەڵات. مەسئلە سەری ئەوەسە کە تۆ ئابووری خۆت دابنی، مەسئلە سەری ئەوەسە کە تۆ ئیدارەی خۆت بکەی، ئەمنیەتی خۆت بەدەستی خۆتۆ بێت، ئەمنیەت و حیاتی میلەتی کورد بەدەستی تۆ بێت. تۆ بتوانی گەشەی ئابووری بێنی، سیستەمی اقتصادی دابنی، چاپی پوڵ بکەی و کالای خۆت بە پوڵی کوردی بتوانیت ئاڵ و گۆڕ بکەی و بتوانی دەست بکێشی بەسەر بازاڕەکانی منتەقا. نەیەن سەرچاوەکانی تۆ لە تۆ بسێن. ئێستش ڕۆنی کوردستان مەشهورترین ڕۆنی بە کەیفیەتی خۆماڵی ڕۆنی کرماشانیە. فارس پێژێ ڕۆگانی کەرموشاهی ئێستش وایە، ئێستشی لەگەڵبێت هەمووی کالای باکەیفیت و هەموو بەرهەمی باکەیفیەتی ئێران لە کوردستانەوەیێت، چ لە گۆشت، چ لە مەوادی خۆراقی، چ لە گەنم، چ لە نۆک، چ لە مامر، چ لە مەڕ. باشترین نژادی مەڕی ئێران و باشتر سێهەم نژادی مەڕی دنیاە، مەڕی سنجاوی کرماشانە، مەڕی دەشتی مای دەشتە کە ئەو ساڵە هەمووتان ئەزانن 2 ساڵ لەوە پێش بەرانی مای دەشت بوو بە یەکەم بەرانی دنیا و عکسەکە هەیە لە ئینتەرنێتە، ئێوەتوان بڕۆن تەماشای بکەن. کێتێت ئەمانە بە ئێمە ئەکات، کێتێ ماڵی ئێمە کاول ئەکاو ئادرسی نەوتمان پێ ئەدات؟ هاوکارانە داگیرکەرانە کوردستان، هاوکارانە ئستعمار جەهانی بەسەر میلەتی کوردۆکە نابود بێ ئەم میلەتە هەڵنەسێتۆ لە خەو. ئەوانەی کە ئادرسی غەڵەت بە ئێمە ئەدەن ئێژن، ئێمە سەفیرانە هاوردنە دموکراسی بۆ عێراقین، سەفیرانە هاوردنە دموکراسین بۆ تاران. ئەوە بە ئێمە هیچ ڕەبتێکی نییە. ئێمە ئاوا کەوتکینە لەش فرۆشی، وجدان فرۆشی، ئینسانیەت فرۆشی. ئێمە ئاوا حەماڵ کلیاگین بە کۆڵبەر لە کاتێکا لەسەر کانگای زێڕی ئەژدادمان و لەسەر کوردستانە دانیشتگین. ئێوە تەوەجۆ بکەن تەمامە مەنابعی ئینسانی ئێمە، تەمامە کەسێ پسپۆڕ و کرێکارە حرفەیی ئێمە لە کوردستانە کۆچ دریا، یا بەرەو هەندەران، یا بریا لە مەرکەزەوە لە بەغاو لە تارانەوە جەزب کریا و ژنێکی فارسیان بەس بە ناوکەیوە و لە تارانە ماوە ژنێکی دەسە دووم و دەسە سێوم و دەسە چوارم و دەسە هەزارمی فارسیان پێدا، یا کەنیشکەکانمانیان برد کردنیان بە خولیای پیای تورک و پیای عەرەب و پیای فارس و بردنیان ئاوارەیان کردن بە شارەکانە عێراق و ئێران و
و تورکیا و کاولیان کردین و بەرەبەرە ئەم سەرزەمینە پڕپیت و بەرەکەتە ئەم میلەتە مل هوڕە جەسوورە قارەمانەیان خەسەندیان بە هاوکاری کێ بە هاوکاری کۆمەڵێ نەزۆکی خائینی کورد بە هاوکاری عیدەیەک بێوجدانی بێکرامەتی بێ ئیمانی کورد کە ئەمانە خوێخایەتی ماڵی خۆیان ناتوانن بکەن گاوانی دوودانە مەڕ ناتوانن بکەن سەری دەموچاوەکانی نێچیروان و پاڤڵ و سەری دەموچاوەکانیان کرد کاکە سەری دەموچاوەکانی ئەم سەرانی ئەحزابە بکەن خۆ لە ناو دەموچاویانە حماقەت و درۆزنی و منافقی ئەواری ئەمانە داردەسانی داگیرکەرانی کوردستانن لە کاولکاری و نابودی میلەتی کورد ئەودانی ئادرسی غەڵەت ئەمڕۆ لە کوردستانی بندەستی عێراقا بە قاچی خۆیانەوە بە گەوجاندنی خەڵکی بە سەرفی مەلاین دۆلار پورێک لەسەر خوێنی ئینسانی کورد دەرهاتکە یعنی بە تاڵانی کوردستان بە نابودی کوردستان بە هەڕاجی مەنابعی ئینسانی مەنابعی ژێرزەمینی بە سەرزەمین و بە ڕۆحی کوردستانەوە خەریکن کارڕەباڵی انتخابات ئەگێڕن لەبەرەوەی قوت بڕۆنەوە بۆ بەغابۆنەوەکەری بۆ لەبەرەوەی ئەمانە حاکمانی ئێمە بن ئەمانە سەروەران ئێمە بن خەڵکی کورد ئیمانی بە خۆی نەبێ خەڵکی کورد ئیمانی بە حیچی خۆی نەبێ نە بە ڕۆحی خۆی هەبێ نە بە زمانی خۆی هەبێ نە بە مێژووی خۆی هەبێ نە بە وجدانی خۆی هەبێ بڵێن بە کورد تۆ خائنی بڵێن بە کورد تۆ خۆفرۆشی بڵێن بە کورد تۆ خۆخۆری بڵێن بە کورد تۆ جاهلی تۆ ئەحمەقی تۆ نادانی تۆ نەزۆکی تۆ نازانی کی ئەمانە بە ئێمەکە هەر ئەوانە هەر ئەو هاوکارانی داگیرکەرانە کە لە حەوزەی قودرەتی نەرمە و دەسەڵاتی نەرمە و سەمی هارد پاورە ئەمانە بە 6-7 سەربازی خوێڕیۆ بە هەندێک هەشت و وەحشی هەشت و شعبی خوێڕیۆ تێن میلەتێکی قارەمان بە پرۆپاگاندا لەبینەوەن میلەتێکی قارەمان لەبینەوەن کە ئەم میلەتە حازرە هەر قارەمانێتیە بکە فەرماندەیەکی خوێڕی لەسەردانن ئێژە ئێمە شتیان لە کەرکووکە فەرماندەیەکی خوێری لەسەردانێن کە بە هەموو چەک و تەقەمەنیە کە تا دەندەن مسلحە بە 200,000 نیروە ناتوانێت بەرامبەری هەشت شعبی خوێڕی بگرێەوە داعش سوچ بە سوچ و کون بە کونەی بردن ئەمە ئەمدیتیایە کاکە ئەمە هەڵشکان نییە کاکە ئەمە نەزانین نییە کاکە ئەمە نەزانین نییە کاکە ئەمە ئەمدیتیایە ئەمانە بەکرێ گیراون نابودمانکەن ئەمانە بەکرێ گیراون ئێمە کاولکەن لە بینمان بوون کاکە تێن پێمان ئێژن ئێمە ناتوانین ئێران بڕۆخێنین کێوت کێسی ئێمە قەرارە ئێران بڕۆخێنین بە ئێمە چ ڕەبتی کرد خوای ئەکرد تارانی یەکتریان ئەخوارد خوای ئەکرد تەواوە مردمە ئێران ئەکەوتە حەماڵی خوای ئەکرد تەواوە مردمە ئێران معتادە بوو ئەکەوتە دەشلۆشی بە من چی کاکە کابرام حکوومەتەی هاوردووە ئەکسەریەتێکی شیعەز فارسە زوانەکەی ئەوەسە ئەوە جوغرافیایەسی حازرە بۆی بمرێ با بمرێ بۆی بە من چی خۆ من ئەتوانم لە بەرامبەریانە بوەستم خۆ من ئەتوانم لە خاکی خۆم دەریانکەم کێ بە ئێمە ئێژێ ناتوانین هەر ئەمانەی کە کوردن کێ بە ئێمە ئێژێ ئێمە ئیرادەمان نییە لە بەرامبەریانە بوەستین ئەبرین لە برسانە هەر ئەمانەی کە هاوکاریانن کێ ئیدەیە نەزۆک ئیدەیە کەس کە گاوانیان پێ ناکرێ وەرێ داگیرکەر ئەمانەی بۆ ئێمە گەورە کردگە تریبوونی نیاگە بەردەمیان تەلەڤیزیۆنی پێداگن پوڵ و سەرمایەی پێداگن کە ئەمانە دەربکەون بۆ ئێمە بوونە گەورە بۆ ئێمە بوونە قەبە ئێمە بەرنامەیەکی ئاوامان هەست مەجبورین بە لایفێکی فەیسبووکیۆ بە پەیجێکی فەیسبووکیۆ بین دەیان کێشەمان بۆ دروست بێ نەتوانین دەگە خۆمان بە خەڵکە کوردستان بگەێنین 2000 گەلحۆی نادانی فاسد ئەنوا و ئەقسامی ئیمکاناتی تەلەڤیزیۆنی بە مەلاین سروەتی ئەم میلەتەیان لە هەڕاستکردن ڕۆحە کورد لە بەردەساوێ بۆەوەی خەڵکی کوردستان زیاتر نەزۆکتر و فاسدتر بکەن و ئێمە کەس نامانسێنێ هیچ کەس کۆمەڵگای کوردستانیش بۆ لەبەرەوەی ئێمە باسی سەروەریەکەین لەبەرەوەی ئێمە باسی ژیانی بەختەوەر ئەکەین باسی سەراب ناکەین ئێمە باسی وڵاتێک ئەکەین کە تیا وەکو ئینسان بە کەرامەت و بە غرورەوە بژین وە کێوەمانە پێکات ئەمە سیستەمێکی ئستعماریەوە ئێرانیەکان بەسەر ئێمەیاندانیاگە و ئەمان بە هەموو کوردستانەوە تەشەنەداگە وە کورد خەریکە دەستی لە خوێنی کوردایە کاک پژواک زۆر بە دروستی ئیشارەی پێکرد بریتانیایی دەستی نەکردە خوێنە هەندی تا ئەوەی کە بیتوانیان نەکرد ئەیدا هندی بکوژێ هندی دەبوایە هندی بخەسێنێت دەبوایە ئەگەر زوڵمێک ئەکرێ بە دەستی خۆیانەوە بە خۆیان بکرێت کێ ئیمڕۆ ئێمە ئەکوژێت ئەحزابی کوردستانی
کێ ئمڕۆ ئێمە هەڕاج فرۆشەکە ئەحزابی کوردستانی نخبەهای بەرساختەی نەهادهای ئەمنیەتی داگیرکرانە کوردستان کێ بە ئێمە ئێژێ ناتوانین لەسەر قاچی خۆمان بوەستین کێ بە ئێمە ئێژێ ئێمە ناتوانین لە بەرامبەر چوار شڕۆڕی عەرەبی عێراقیە چوار شڕۆڕی خوێڕی فارسا بوەستین بابا ملەتە فارس شکەست خوردەگانە تاریخن هەرکە لەولاوە هات سواریان بوو مغڵ هات سواریان بوو ئسکەندەرە مەقدونی هات سواریان بوو تورک هات سواریان بوو ئینگلیسی بە پنج بڕنەوە هات سواریان بوو بابا فارس شکەست خوردەگانە تاریخن ئەمانە هەرکە هات سواری ئەمانە بوو ئەمانە بۆ ئێمە بووگنۆ پاڵەوان ئەمانە بۆ ئێمە بووگنۆ هەرکوڵ ئەخ دەوڵەتی داڕزیاجی ئێرانی کێ بۆ ئێمە مهمی کرد جەلالی تاڵەبانی کێ بۆ ئێمە مهمی کرد ئەحزابی کوردستانی کێ بۆ ئێمە مهمی کرد پارتی دموکراتی کوردستانی عێراق حزبی دموکراتی کوردستانی ئێران کۆمەڵە کێ ئەمانەی بۆ ئێمە مهم کرد کێ فارسی بۆ ئێمە مهم کرد کێ بە ئێمە وتی ڕێگەی ڕزگاری ئێمە لە تارانە ئەم ئەحزابە کێ خەریکە ئەو ئادرسە غەڵەتە دیسانەوە بە ئێمەدا نخبەگانە کوردستان نخبەگانێک کە بۆ ئێمە دروستیان کردووە بە ناوە ئەنوا و ئەقسامە ئیزمەوە بزاف وەڕاپەڕینە مەردەمە کوردیان منحرف کرد دەحفێ بە مارکسیزمەوە دەحفێ بە لێنینیزمەوە دەحفێ بە لیبرالیزمەوە کورە دەحفێ بە دموکراسیەوە کاکە ئەمە مبارزەس بۆ ڕزگاری کاکە ئەمە مبارزەس بۆ گرتنە سەروەری ئەمە مبارزەس بۆ گرتنە کیانە خۆ لە دەستە خۆ ئێرادەی خۆ بەسەر خۆ ئەمە بە چ زمانێک ئەمە بێژین کاکە ئێوە جۆکن ئێوە کۆمەدی مەحزن ئێوە نە تراژدی نە حماسن ئێوە کۆمەدی مەحزن کورە ئێوە لە کوێی دنیا دیکتانە لە کوێی دنیا دیکتانە هەموو تعریفێک هەموو چمکێ لە کوردستانە بەرعکسە کاکە کاورا حیزبی دانیاگە حیزب کابرا بە خۆبەخشانە ڕواتە ناوی ڤالنتری ڕواتە ناوی کابرای ڤالنتری ئیخراجەکە ئێمە ئاشنایەکمان بوو زمانی شەڕی ئێران و عێراق سەرباز بوو هەر دەرەچوو لە سەربازی مەلایەک دادگای نظامی کرد بوو قازی بوو حکمی پێدا بوو ئیخراجە سەربازی کورێ کاکە تو کابرایەک هاتکە بە ڤالنتری بە خۆبەخشانە بوو کەسۆ پێشمەرگە تۆ چۆن دەریەکەی نەزۆک ئاخر لە کوێی دنیا ئینسانی داو تەڵەب ئینسانی خۆبەخش دەرئەکەن بۆ تۆ مەگەر کۆمپانی بازرگانی دانیاگە ئەمە چییە سەهامی واتیە پوری واتیە کاورات کرد گیان با تۆ چۆن بەر بە کاوراگری گیان بازی نەکا تۆ چۆن لەبەرەوەی خۆشە لە ناو چاوانی نایە دەریەکەی لەبەرەوەی تەختەکەی تۆ لێژەکە ئەم دیاردە قێزەونە فقط لە کوردستانە هەیە کێ ئەمانە بۆ ئێمە دروستەکات کێ ئەم قسە زلە ئەم نادروسە جاهلانە بۆ ئێمە دروستەکە داگیرکەران بۆ لەبەرەوەی کاولمان کەن ئێمەیش هاوارکەین سەغیری ناتوانین لەسەر قاچی خۆمان بوەستین کاکەگیان ئێمە ئێستا بە ئێوەی خەڵکە کوردستان ئێژین ئێوە بۆ فقط پازدار ئەوێنن بۆ فقط بەسیجی ئەوێنن ئەی بۆ نەهاتهای ئێعمالە قودرەتیان ناوێنن ئەی بۆ سیستەمە اقتصادیەکە دای پرۆساندگی ناوێنی بۆ بانکەکانی ناوێنی بۆ ئوستانداریەکانی ناوێنی بۆ بەشی تەولیدیەکەی ناوێنی بەشی بازرگانیەکەی ناوێنی ئەمانە نەهادی سولتەن کابرای ئەسفەهانی دوکاندار لە بانەوە تۆ ئەکا بە کۆڵبەر حەماڵ نە سەربازێک لە نوقتەی سفرە مەرزیۆ تۆ بڕۆی هێز چەکدار بەیلی تۆ نەتوانی تەمینە ئەمنیەتە مەعاشە ملەتە کوردکەی تۆ نەتوانی هەر کەسێ تێت لەم کوردستانە کاولی کانابوودیکە لی بدەی نەهێڵی قاچە ئینسانە فارس بگاتە سەرزەمینە کوردستان ئەمە مبارزە لەگەڵ ئیستعمارە حاڵیتانە ئەمە مبارزە لەگەڵ ئیستعمارە ئێمە کەرامەتمان دەبین چووگە کەوتکینە هەڕاجە لەش کەوتکینە هەڕاجە ڕۆح ئێمە وەکو ژنە سیغەیمان پێهاتکە ئێمە هەر شەو لەژێر قاچی داگیرکەرێکە ئاوس ئەبین بە ئازار وە کێ ئەمە بە ئێمە ئەکات کێ بەم دەستگا پرۆپاگاندا تەبلیغاتیە بەهێزەی خەریکە کاولمانەکات داردەستانە داگیرکەرانە کوردستان کورد زوان خەریکەوامانە پێکات حزبی خوێڕی سیاسەتمەداری خوێڕی
مەلای خوێڕی نخبەی خوێڕی بەکری گیراو تۆ لە هەر کوێ ئەم کوردستانە دەمەکەیتەوە دەنگێکی ئازادوی پێتێژن پارەیان پێداگی بۆ کێژێ هەرو کەسێک کە خۆی پارەگیرە کەس بڕوا ناکە ئینسانی ئازادی کورد ئەتوانێت وجدانی ئینسانیەکەی بیکا بە شۆڕشێر ئینسانێک ئەتوانێت ئەخلاق ئیمانی بیکا بە شۆڕشێر کابران یە خۆفرۆشە ماڵ فرۆشە ژن فرۆشە خانەوادە فرۆشە پێی وایە تۆش خۆتە فرۆشی پێی وایە تۆش بەهات هەست نرخت هەست بۆیە بەم سڵاحەوە لێمانەدەن بۆیە کاولیان کردگین ئەقلیان فاسد کردگین ئاوا توانیگیانە بەسەرمانەوە زاڵ بن ئاوا توانیگیانە داگیرمان کردنا 6,000 فارسی خوێڕی و ئێرانی ناتوانێت ئێمە ئاوا کاولکە داگیرمانکە ناتوانێت ئێمە کەوتکینە مەوادە خامفرۆشی لەشە خامفرۆشتن ئێمە ناتوانین دەست بگرین بەسەر ئیرادەی خۆمانەوە کێ خەریکەوەمانە پێکاتە ئێمە حتا بەیانی سەدەن دەحفە کابرای کورد ئەوێنین بەناوە ڕئیسە حیزب بەناوە سازمانە سیاسی ئەیوێنین لە بەرژەوەندی دەوڵەتی ئێرانیە خەریکە ئێمە نابوو دەکا ئێمە هەر ئیمانمان پێیەتی بابا ئەوە خەریکە کاولت ئەکا ئەوە یارمەتی دەری دەوڵەتە ئێرانیە وا خەریکە دامان ئەپۆسێنێ برسیمان ئەکا خۆ بفرۆشین بۆ لقمەیەنان کەڵکە کوردستان ئەم بەرجامەی کە لە بین چوو ئەو تەحریمانەی کە بێتەوە و خەڵکە ئێران برسیترکەن لەبەر ئەوەی بتوانن کوڕەکەی خامنەیی دابنێن تەنیا فرسەتێکی تاریخیە ئێمە توانین قیام بکەین تەنیا فرسەتێکی تاریخیە پشت بە کوردستان و پشت بە خۆمانەوە دەوڵەتی ئێرانی بۆ هەمیشە بین بەعرزا و فیتنەی ئێرانی و فیتنەی کاربەدەستانە ئینگلیسی تەواوکەین لە کوردستانە ئەمە بەچی جێبەجێ ئەوێ بەوەی کە ئێمە بەسەر مبارزاتی تۆکمە لەسەر ئیرادەی خۆمانەوە بوەستین بڕوامان بە گەورەی خۆمان بوێت خەڵکی داگیرکراوی کوردستانی عێراق ئەوەتان دەو ئینتخاباتەی کوردستانی عێراق بەشداری بکە دەستی لە خوێنی خۆی و مناڵەکەی خۆی و ئایندەی خۆی و دەستی لە ڕۆحی کورد کردووە و لە نیشتمان کردووە ئەوەتان بڕوا دەنگ بە بڕۆن ئەو مەلا درۆزنە بێ شەرەفە بێ ئیمانانە بێرن وا بزانن ئینسان وەختی کۆیلە بوو دەنگی بە کۆیلەیی خۆیدا ئیمانیشی نییە و بەهەشتیشی نییە و خوایشی نییە بڕۆن بۆ خۆتان تەوجیهی کەن بڕۆن لەبەر لقمەیە نان و لقمەیە دەسەڵات ئەو میلەتە کۆیلە بهێڵنەوە دەبڕۆن ئایەی 22 سوورەی ڕوم بخوێننەوە کە مەشروعیەت ئەدا بە تۆ بە عنوانە ئینسانێکە سەروەرە خۆت بیت بەڵام ئێوە گەشتتان بۆ مشتێ پوڵ کوردستان و نیشتمان و ئینسان و ڕۆحتان فرۆشت و خەریکن ئەم کارەمان پێەکەن ئێمە نایەڵین ئەم اتفاقە بکەوێ یەک دەنگی حەق ئەڕوات و نفوذ ئەکات قسەیە کەوتە زارێ ئەکەوێتە شارێ ئێمە پەدی پێشینیانی ئێمەس خەڵکی ئێمە فێری قسە بوو خەڵکی ئێمە زانی لەکوێ کاول بووگە چۆکدانادا مل نادا بۆ ئێوە ئیتر خەڵکی ئێمە وەختی ئەزانێت سیستەماتیک بەرنامەیان بۆ دانیاگە لە بینی بوون بەرنامەیان بۆ دانیاگە نابوودیکەن نازانێت ئەگەر بزانێت ئەو جار تەعاملی لەگەڵ ئێوەمانان و تەک خائینانە دەروونە خۆیان فەرقەکات و تەمامی ڕساڵەتی ئێمە ئەمە دەرخەین مبارزەی تۆکمە ئەمەسە خەڵکە کوردستان مبارزە ئەمەسە ئێمە کاولکاریە بەسەرتانەواکری بۆتان باسکەین 70 ساڵە کوردستان حیزبی هەز و قسە زلکەری هەز توێن ئێژن مافە منداڵان و مافە ژنان و مافە منداڵان و بڕەستی و ئەمڕۆ ژنی خۆی کوشت و بڕەستی و ئیمڕۆ دامان لە پاسدارێک و بڕەستی و تۆ ناوێنی کابرا بێت بێژێ چۆن کاول ئەکری لە کوردستانە 70 ساڵ تۆ چکارە بووی 70 ساڵ فاسد تۆ چکارە بووی ئیلا ئەوەی کە تۆ مەئمور بووی ئەم میلەتە لە بین بووی هەر کوڕێ جەسوور بوو هەر کوڕێ قارەمان بوو هاوردت بردت داد بە گژی پایگا و پاسگایەکە و کوشت نەوهێشت ببێ بە چریکە ناوە خیابان ببێ بە دەستوەشێنە ناو شار سەربازان و مستەشارانە دەوڵەتە ئێرانی دەبین بوات
کوردستان لە ژێر پێیانە بلەرزیە نەیانتوانێ بەسەریەوە بوەستن ئێوە ڕۆڵەی کورتان برد منابع کورتان برد فاسدتان کرد لە بینتان برد ئامدانە و کارتانە کرد خۆ قسەتان زلە خۆ فەکتان گوشادە خۆ دوو متر زوانتانە دانیش قسەی قەبەکەن و سیاسین و بەڕاستی و ئەمری واقع ئەو سیاست و بەڕاستی وەمە سیاسەتە و خۆم قسە زلانە زەهن پس من باوەڕ ناکەم ئێوە ئەقڵتان ناگا پێی ئێوە 100% هاوکارەدانیکردن ئێوە 100% لە سپایی و لە پاسدار یەکجار خەتەرناکترن ئێوە دوژمنە خودین ئێوە بە زوانە کوردی بەناو دۆستە کورد ماڵمان کاول ئەکەن ئێمە لەوێ خواردگمانە کە بە ئێوە ئەعتمادمان کردگە دەنا ئێمە ئەعتمادەکەمان لە ئێوە بگرینەوە ڕواڵەتە قێزەونە دانە بەدانەتەن دەرەکەوی و ئێمە ئەم کارەکەین لە کوردستانە ئەم دەنگە لە کوردستانە ناکوژێتەوە با بزان ڕۆژ لە دوای ڕۆژ خەڵکە کوردستان پەیوەستە بێ بەم دەنگە لە هەموو شارەکانە کوردستانەوە پەیوەستە بێ پێی ئەو بەحسانەی ئێمە کردمان و ئەو بەحسانەی تا بە ئیمڕۆ ئێمە بەردەوام بووگین لەسەری یەک بار لە کوردستانە تا ئیستە نەکریاگە تا ئیستە یەک بار لە کوردستانە نەکریاگە بڕۆن یەخە بە حیزبەکان بگرن تا بزانن ئەمانە دار دەستە داگیرکەرانن هاتکن بۆ کاولکاری کورد بێژن 70 ساڵ و 50 ساڵ و 100 ساڵ ئێوە مەنابە میلەتە کوردتان برد تاڵانتان کرد منابع ئینسانی ثروەتە مادی و ئیجتماعیتان برد کووە چیتان کرد کاک پژواک بەخێر بێنەوە کاکە بەخێر بێنەوە چێتاوم کاکیان بەخێر بێنەوە بەڵێ کاکە من بەحسەکەم تۆزێک کردەوە دوای ئەوەی کە فەرمایشات ئێوە قەت بوو ئێوە ڕۆشتنە دەرەوە ئێمە بەداخەوە کێشەیەکی گەورەتر کە کاک پژواکەمانە کوردی کوردستانی داگیرکراو لەلایەن ئێرانە و دەستڕەسیان بە فەیسبوک نییە فەیسبوک فیلترەوە ئینتەرنێتێکی قەوی نییە بتوانن وەریگرن لذا ئەو ئیمکانەتەمان لە بەردەستی شانیە دەنگمان بە خەڵکی کورد خۆمان بگا مەگەر ئەوەی تیکە بیکەین بە فایل و بە تەلەگرامەوە بیهەنێرین کە تەلەگرامیشیان فیلتر کرد بەڵێ کاکی جان فەرموون